بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ و دەستپێکی ڕۆژێکی نوێ و پڕبەرەکەت ئینشاڵڵا بۆ هەموو لایەک لەگەڵ هاوکارم دانیار لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەتی پەیامی ڕۆژ کە ئامادەکراون کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر پێیوەست بە بابەتەکانی ڕۆژەوە هیوادارم تا کۆتاییش لەگەڵمانە بن بۆی کە پێشکەشتان بکەین. سڵاوتانە بێت بینەران و بیسەرانی یازوو خۆشەویست خۆشحاڵین لە بەرنمەیەکی نوێدا هاتنەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و زانیاریمان بۆ ئامادەکردون کەوە هاوکارم ئاماژەی پێکرد لە تەوریەکەمی بەرنمەکەماندا باز لە ئەرک و بەرپرسیارەتی گەنج دەکەین زانین تا چەند گرنگە گەنجان هۆشیاریان هەبێت لەوەی کە لە هەرێمی کوردستاندا چی ڕوودەدات و ئەو ئەرکانە چین کە دەکەوێتە سەر ئەستۆ ئەوان وەروها باز لەو دەکەین ئەو بەرپرسیارەتانە چین کە دەبێت گەنج ئاگای لێبێت وە ئاگای لە دۆخی هەرێمی کوردستان بێ بێدەنگبوون و ڕازی نەبوونی گەنج تا چەند گرنگە لەم دۆخی هەرێمی کوردستاندا ئایا تەنها ئەو ڕێگەیە دروستە کە گەنجانی وڵات ئەم وڵاتە بەجێبهێڵن و گەنج نەمێنێت و کە گەنج سەرمایەکی گەورەی نیشتیمانە یاخود دەوەی کە هەمیشە گەنجانی ناڕازی بەردەوام بنەوەی کە داواکارەکانیان جێبەجێ بکرێت و هەروەها هەمویان پێکەوە کۆدەنگ بنەوەی کە بتوانن ژیانێکی خۆشگوزەران لە هەرێمی کوردستان بەدی بهێنرێت. جیاواز لەمە بابەتێکی دیکەمان هەیە لەسەر ئەوەی کە ئایا کاربەدەستان لە هەرێمی کوردستان لەکوێی داواکاریەکانی خەڵکدا بە دڵنیاییەوە ماوەیەکان بەیانی هەرچەندە ناڕزایەتیەکان بەردەوامیان هەبوو بەڵام ماوەیەکە خۆپیشاندان و داواکاری لەلایەکەوە زیاتر بووە هاتوونەتەوە سەر شەقام خەڵک و لەلایەکی دیکەوە دەبینین لەوەی کە چۆن بە لێشاو گەنجەکانمان وڵات جێدێڵن با بزانین کاربەدەستانی وڵاتمان لەکوێی داواکاریەکانی خەڵکدا زۆر جار دەوترێ خەڵک لە دۆڵێک و کاربەدەستانیش لە دۆڵێکی دیکە دەژین. بەڵازان دەستپێک دەچین لای کەشوهەوا بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. بەڵازان و خۆشەویستان لە پارێزگای هەڵەبجە 500 کتێبی گوڵاوی سەرمۆر کە باز لە ژیانی سەروەرمان دەکات درودی خوای لەسەر بێت پێشکەش بە میوانەکانی ئەو پانێڵە کراوە پێکەوە بینەری ڤیتیەک دەبین لەو بارەیەوە. ئامانجی ئێمە ئەوە بوو کە لەم مانگە پیرۆزەدا ئامانجی لە دایکبوونی خۆشەویست صلی الله عليه وسلم 1000 دانە کتێبی گوڵاوی سەرمۆر ببەخشین. خۆشبەختانە لەم پانێڵەدا کە بە بەشداری دکتۆر عوسمان هەڵەبجەیی و مامۆستا سەرباز بەشداریان تێدا کرد توانیمان 500 دانە لە کتێبی گوڵاوی سەرمۆر ببەخشین. ئامانجی ئێمە ئەوەیە کە ئەمە بکەینە پیشەیەکی ساڵانە کە جیا لە بەخشینی شتی تر کتێبیش ببەخشرێ لە ساڵیادی لە دایکبوونی خۆشەویستە ئەمە بێتە کللتورێک کە خەڵک بە ژیان نامی خۆشەویست ئاشنا بێ صلی الله عليه وسلم.
پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمەی گەنجان زۆر گرنگە چونکە پێغەمبەری خوا سەرمەشقی ئێمەیە پێشەوای ئێمە پێویستە ئێمە بە هەموو شێوازێک شوێن ڕێ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هەنگاو بە هەنگاوینەوە ئێمە کارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکەین چونکە پێغەمبەر دروستکەری گەنجەکان بوو چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ گەنجەکاندا ژیاوە ئەوانەی کەوا لە دەوروبەری پێغەمبەری خوا بوون هەمووی گەنج بوونە بۆیە ئێمەش پێویستە لە ژاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوێنەوار بین. ئەم زۆرە پانێڵانە لەو کاتە ئێستادا شتێکی ئێزگار زەرورە بۆ ئەوەی تاکەکان پێغەمبەری خۆیان بناسن صلی الله علیه وسلم کە ڕەفتاری چۆن بۆ لەگەڵ خەڵکو و شارەزای ژیاننامەکەی بن و لەسەر ئێمەش پێویستە بە کردار و بە گفتار شوێنکەوتەی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم. بەڵازان و خۆشەویستان هەمیشە و بەردەوام ڕێکخراوە ئیسلامیەکان و دەستگای ئیسلامیەکان هەمیشە و بەردەوام کاریوایان کردو کە ئاینی پیرۆزی ئیسلام بنەوەی داهاتووە بنەوەی نوێ پێ بگەێنێت و ئاشنایان بکاتەوە لەوەشدا لە ماوەی ڕابردوودا چەندین پێشبڕکێ جۆراوجۆ لە بەرکردنی فەرمودەی پێغەمبەری خوا دوردی خۆی لەسەر بێت و لە ئێستاشدا لەم پانێڵەدا نزیکەی 500 کتێبی گوڵاوی سەرمۆر پێشکەش بە بەشداربووانی ئەو پانێڵە کراوە. بەڵازیزان دەچینە سەر تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر ئەرک و بەرپرسیارەتی گەنج لە هەرێمی کوردستان لەو ڕوانگەوە قسە زیاتر دەکەین کە لە ئەمڕۆدا دەبینینەوەی گەنجە خواستێکی زۆر هەیە لەوەی وڵات جێبهێڵێت و کۆچ بکات بۆ وڵاتانی ئەوروپا بە شوێن چارەنووس و ژیانێکی باش و ڕەفاهیەتدا دەگەڕێ. بەڵام ئایا لە نیشتیمان و لە وڵاتی خۆمانە ئەرک و بەرپرسیارەتی گەنجەکانمان چییە؟ تەنها بێهیوابوون و جێهێشتنی وڵات یاخۆت هێشتا دەبێت بە هیواوە بژین دەست بۆ کاروبارێک کە پێویستە گەنج دەستی بۆ بابن و ئەرک و بەرپرسیارەتیان دەکەوێتە سەرشان. لەسەر ئەم بابەتەش لە ڕانیەوە بەڕێز سلێمان کۆچەری چالاکوانی بواری مافی گەنجان قسە و گفتوگۆ دەکەین. ماوەستا زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەگەر گوێت لێمانە دەبێمە بپرسمایە ئەوەی کە ئەمڕۆ بە لێشاوی کۆچی گەنج دەبینین ئەمە بەرپرسیارەتیە وەکوەوەی کە زۆر جار خۆیان دەڵێن یان ڕاکردنە لە بەرپرسیارەتی؟ دیارە تاوکاتەی میوانەکەم گوێ لێبێت دەمەوێت ئاماژە بە هەندێک ئامار بکەم لەوەی کە لەم ساڵدا بەپێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 37,000 کۆچبەر لە هەرێمی کوردستان و عێراق وڵاتیان جێشتووە. زۆرترین ئامار لە ساڵی 2015 کە 186,000 کۆچبەر لە هەرێم و عێراق بەگشتی کۆچیان کردو بەرە وڵاتانی ئەوروپا. وەرە زۆرترین ئامارەکانی قوربانیانیش لە ساڵی 2016 کە نزیک بە 132 کەس بوونە تا قوربانی. هەرچەندە ئەم ساڵ کۆمەڵێک گەنجمان هێشتا بێسەر و شوێن کۆمەڵێک قوربانیمان هەیە، بەڵام ئەمە هەموو دەرکەوتەیەکە لەم ڕۆدا گەنج لە هەرێمی کوردستان تێدا کەوتووە بە تایبەتی لەم چۆن ڕۆژە کە زیاتر باس و خواست لەسەر کۆچ و لەسەر گەنج دەکرێت، بەڵام بەداخەوەی کە دەبینرێت لەناو کۆچبەراندا تەنها گەنج نییە، خەڵکی بەتەمەنیتیایە، منداڵیتیایە، ژنیتیایە و ئەمە بەرپرسیارەتیەکە لێرە لەسەر هەموو لایەک زیاتر دەکات لەوەی کە ئەم بە لێشاوی کۆچکردنە کە دروست بووە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ڕاستە ئامارەکەی کەمترە لە ساڵانی ڕابردوودا، بەڵام دەرەنجامەکەی دەگەڕێتەوە بۆەوەی کە بزانین ئایا پێویستە ئەوانەی کە لە هەرێمی کوردستانە دەژین یاخود ئەوانەی کە نیازی کۆچیانەیە لە وڵاتی خۆیان لە نیشتیمانی خۆیان چه بەرپرسیارەتیەک دەکەوێتە ئاستۆیان تا ئەو کاتێک کە میوانەکەمان ئامادە دەبێت. دانیار فیچەرێکمان هەیە لەسەر میوزیکژنێکی ئەمریکی کە سەردانی پارێزگای هەڵەبجەی کردو لەوێ لە مۆنۆمێنتەکەدا پارچە موزیکێکی پێشکەش بە قوربانیانی پارێزگای هەڵەبجە کردو پێکەوە بینەری دەبی. I knew about this genocide for many years. من چەند جارێک هاتووم بۆ کوردستان، بەڵام ئەوەی کە سەر ئەمە بەسمە ئەوەیە کە
ئەم جارە بە هاوکاری هەندێک هاوڕێم بە تایبەتی کاکسیروانجارە لە سنتەری هاوبەشی لور کە هاوکاری کردوم ئەم جارە بتوانم ئەم ئامانجم بێنمەدی ئامانجەکەی لێرە کە هاتوۆتە ئێرەم لێرە ئەوی لە نزیکەوە مۆنۆمێت ببینێ خەڵەبجە ببینێ بۆی کە گەڕایە بۆ مەریکاجێکی زیاتر لە خەڵک تێبگەێنێ لەسەر ئەمە. I play the music of Bach. ئەڵێ بە تەمان بیژێنم پاچێک موزیکی باخە جوهان سپاسیان باخ خەجێک بۆ لە ژەنیارە موزیسیانە کۆنەکانی سەدەی 16 و 17 کە پاچە موزیەکانی زۆر قوڵ و کاریگەرن دروستەکەن ئەمیش بە بڕای ئەم ئەو پاچە موزیکی کە پێشکەشە هیچێکە لەوە هەموو ئەوانی کە زۆر زیاتر کاریگەری هەیە لەسەر ناخ و دەروون ئەمیش ئەو پاچە موزیکە پێشکەشەکە. بەڵازیزان ڕاستەخۆ دەچینەوە سەلای میوانەکەمان لە ڕانیە لە سەرەرک و بەرپرسیارەتی گەنج قسە و گفتوگۆ دەکەین کاک سەلمان کۆچەری. کاک سەلمان زۆر سپاس بەوە دەرفەتە ئەمان پرسیار دووبارە دەکەمەوە ئایا ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدا زۆر جار گەنجانمان دەبینین دەڵێن جێهێشتنی نیشتیمان ئەرکی یەکەم و بە ئەولەویەتی یەکەمە کە دەبێ پێی بدرێن، بەڵام ئایا جێهێشتن بەرپرسیارەتیە یاخۆت مانەوە و گەڕانەوەی هیوا بۆ خەڵک؟ بەڵێ دەستان خۆش بێدا ئەمە پرسێکی هەنووکەیە پێویستە قسەی لەسەر بکرێ بەداخۆ بابەتی کۆچە لە هەرێمی کوردستان بە تایبەت باشووری کوردستان بۆتە دیاردا ساڵانە هەزاران گەنج ئەم نیشتیمانە جێدێ هەموو نیشتیمانی زێدی خۆیان جێدێ هەموو ڕوو دەکەنە وڵاتی هەندەران و وڵاتە جۆر بە جۆرەکان و ڕوبەڕووی مەترسی و پێشێل و ڕوبەڕووی مردن دەبنەوە. وەلا ئەم ساڵدا کۆچ بەداخەوە هەم کە بۆتە دیاردا یعنی کۆچ بۆتە کۆڕەو لە باشووری کوردستانەوە بۆ وڵاتانی جیهان. لەو ماوەیەدا وڵاتانی ئەوروپا من پەرلەمانتارێکی ئەوروپی کە قسەم لەگەڵ کردووە ئەڵێ هەموو ئەوروپا تووشی شۆک بووە لەو کۆچە بەلێ شاوەی خەڵکانی کوردستان کە ڕوو لە ئەوروپا دەکەن. زۆرترین ڕێژەی کۆچیش بە بەراورد لە ساڵەکان تر لە ئەم ساڵدا بووە کە لە ماوەی دوو مانگدا داتاکان ئاماژە بۆ دەکەن کە لە ماوەی دوو مانگدا زیاتر لە 25,000 کەس باشووری کوردستانی بەجێ هێشتووە. لەو پێم وایە بەپێی ئامارە فەرمیەکانی بەرکەوتووە بەپێی ئامارە فەرمیەکانی ڕێکخراوە ڕسمیەکان زۆرترین کۆچ لە هەرێمی کوردستان و عراق لە 2015 کە 187,000 کۆچ بەرەوە لە ئەم ڕۆدا لە ئەم ساڵدا جگەل لە مانگەی کە تێپەڕیوە 37,000 کەسی تێپەڕاندووە. واتە ئەگەر ئەو دوو مانگەش بچێتە سەری 30,000 تریش کۆچ بکەن هێشتا
نابێت ئەوەی کە بڵێن ئەم ساڵ زۆرترین ساڵە لەوەی کە خەڵک کۆچی کردووە بەڵام ڕاستە ئامارەکە زۆرە پێداچوونەوە و هەڵوێستە لەسەرکردنی زۆرە پێویست هەڵوێستی لەسەر بکرێت. دیارە ئامار بۆ خۆت دەزانی ئەگەر ئەمە بەپێی استراتیژی درێژخایان وەرگین لە ماوەی 5 ساڵدا دەبێت ئامارەکان وەرگێنەوە ئەمە لە 2015 تا 20 لە ماوەی 6 ساڵدا دەکاتە زیاترین ڕێژەی کۆچ لە ماوەی ئەو 6 ساڵەدا هەر ئێمە بۆ نمونە دەفەری بتوێن و پشتەر وەرگین کە دەفەرێکی وەکو بتوێن و پشتەر لە زۆنی پارێزگای سلێمانیدا زیاتر لە 7,000 گەنج کۆچی کردووە لە ماوەی ئەنی ساڵێکدا ئەنی زیاتر لە ساڵێک بەڵام ئەمە بینە سەر ئەوەی کە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بۆچی گەنجان ڕوویان کۆچیان هەڵبژاردەوە وەکو بژاردەی یەکەم وەکو ئامانجی یەکەمیان کە بەداخەوە کۆچە من بە بەرپرسیارەتی کۆچ نییە بەرپرسیارەتی هەڵگرتن تەنیا کۆچ نییە بەرپرسیارەتی هەڵگرتن لە نیشتیمان لە ناو خاکی خۆت لە باشووری کوردستان ئەوەیە کە ڕوبەڕووی تەنگشەکان ببینەوە ئەوەیە کە هەوڵی گۆڕانکاری بدەین ئەوە هەیە کە ڕوبەڕووی نادادی و سوڵم و زۆری دەسەڵات ببینەوە بە هەموو لایەکمان بەڵام دیارە ئەو گەنجانەی کە ڕوو لە وڵاتانی هەندێران دەکەن بەشی چەند فاکتەرێک هەیە فاکتەری سەرەکی نائومێدبوونە لە پرۆسەی گۆڕانکاری لە باشووری کوردستاندا ناحەقی ئەوەش ناگرین چونکە هەتاکو ئێستا لە 2003ەوە تا ئەمڕۆ لە کوردستان ئەگەر گۆڕانکاریش دروست بوو بێت گۆڕانکاری جوزئیە گۆڕانکاریەکی کولی لە هەرێمی کوردستاندا دروست نەبووە بۆیە یەکەم فاکتەر کە من پێم وایە هاندەرێکی کاریگەرە کە گەنجان نیشتیمانیان بەجێ دێڵن نائومێدبوونە فاکتەرێکی تر کە بەڕاستی بەداخەوە ئەویش بێکاریە بێکاری لە کوردستاندا بۆتە یعنی لە حاڵەت تێپەڕیوە یعنی ئێستا لە 130 زیاتری خەڵکی باشووری کوردستان لە بێکاری دانا و سەرەڕای ئەوەی کە بێکاریایە ئەوەی کە لە کاریشدا ڕێژەی دەستکەوت و داهاتی ئەوەندە کەمە کە بەشی ژیانی ناکات اینجا هۆکارێکی تری برسیەتیە هۆکارێکی تری نەبوونی ئازادیە لە هەرێمی کوردستان باشووری کوردستان چکە بامە بزانین هەر ئەوەی کۆچی کردووە زۆرترین ڕێژەی گەنج بووە بەڵام هەر گەنجیش نییە هەیە خێزاندارە من لەو ڕۆژانە قسەم لەگە خێزانە کرد کە خێزانەکەی موالیت کەسەکە خێزانەکەی موالیت 1970 بۆ خۆی 72 ماڵ منداڵەوە هەرێمی کوردستانی بەجێهێشتووە دەڵێ بژێوی ژیانیشم باشە بە کاتێ پرسیار لێ دەکەم بۆچی باشووری کوردستان بەجێ دەیەڵێیت و دەڕۆی دەڵێ من حەز دەکەم هیچ ئازادیەک لە باشووری کوردستاندا نییە زۆرداری هەیە زوڵم هەیە چەوساندنەوە هەیە نادادپەروەری هەیە لەبەر ئەو هۆکارانە نائومێد بووم نامرتاح بووم لەمانەوەم لە باشووری کوردستان بەڵام ئەوە نابێتە ئەوەی پاساوێک کە ئێمە خاکی خۆمان نیشتیمانی خۆمان بەجێ بهێڵین بەڵکو پێویستە بێ لە گۆڕانکاری و بەرنامەی کێ بکەینەوە بۆ ئەوەی چارەسەری یاخود بۆ ئەوەی لایانی کەم ئەو کۆچ کەم بکەینەوە دیاردەی کۆچ کاک سەلمان ئێستا زۆر لەو گەنجانە بدوێنی کە ڕویان لە ئەوروپا کردووە کۆچ دەکەن دەڵێت پێم بڵێ ڕێگە چارەیەک چییە بۆی کە ئومێدم بۆ بگەڕێتەوە بۆی کە بارودۆخی کوردستان خۆش بێت ئایا گەنجان خۆیان هەوێنی چاکبوونی ئەم ژیانەی نێو کوردستانی پێدوانیە بوونی گەنج و ئەو گەنجە وشیارێک کە هەمیشە و بەردەوام ناڕازیەوە بێتە شەقامەکان یاخود خۆپشاندان بکات بەڵام نەک ماوەی کەم بە شتێکی یەکجارەکی ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە ژیانێکی شایستە وەروەها بتوانێت هەلی کار بۆ گەنجان بڕەخسێت بەڵێ ڕاستە ئەوەی ئێوە باسی دەکەن کە ئەمە کە گەنج پرسیار لێ دەکەی یەکەم شت کە جواب دەداتەوە وەڵام دەداتەوەی کە دەڵێ باشە لە ماوەی 30 ساڵدا نەتوانەوە گۆڕانکاری بکرێ من چۆن بتوانم لە ماوەی 2 ساڵدا گۆڕانکاری بەرپا بکەین
بەڵام ئەوە نابێتە پاساوێک بەڵکو زۆر جار گۆڕانکاری لە ناوچێکدا کە گۆڕانکاری ڕشەی کراوە 50 ساڵی پێچووە هەر ئەو ئەوروپایی کە گەنجان ڕووی تێدەکەن سەدان ساڵ لەژێر لە ساڵ 1968ەوە تا دەگێتە سەدەی 19 هەر لە شەڕ و ئاژا و نەهامەتیدا بووە بەڵام لە ماوەی 150 ساڵدا شۆڕش بەرپاکراوە و گۆڕانکاری ڕشەیی لە هەموو ئەوروپادا کراوە ئەوەی کە کردوشێتی هەر گەنج بووە لە ئیسپانیا شۆڕشی پرتەقاڵی لە باکوور و شیمالی ئەمریکا گیڤارە لە هیندستان خاندی بە یارمەتی گەنجان شۆڕش و گۆڕانکاری بەرپا دەکات لە هەرێمی کوردستانیش ئەو قۆناغانەی کە ڕاپەڕین و گۆڕانکاری تێیدا سەرکەوتو بووە پشکی زۆری بەرگەنجان کەوتووە بۆ نەڕاپەڕینەکەی ساڵی 1991 کە قۆناغێکی گرنگی کۆتایی هێنان بوو بە ڕشێمێکی داپلۆسینکەر و ڕشێمێکی چاوسێنەر ئەوەی کە بەشداری سەرەکی تێدا کرد گەنجان بوو دواتر کە ئێمە دەینە سەر قۆناغەکانی تری ناڕەزایی کە تا دەگاتە هەفتەی شوبات و گەنج ڕۆڵێکی زۆر کارامە و دیاری هەبوو لە پێشاندانی ناڕەسایی و وەتاڕادەیەک شکاریگەری هەبووە لەسەر ئەنجامدانی هەندێک گۆڕانکاری بەڵام ئەوەی زیاتر گەنجی بێ ئومێد کردووە ئەوەیە کە لە کوردستاندا گۆڕانکاریەک دروست نابێت پێی بترێت گۆڕانکاری ڕشەی و دڵخۆشکە چاکسازی پرۆسەی چاکسازی هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستاندا نەکەوتۆتە بواری کارکردنەوە اینجا بەڕاستی تێکەڵیەکی زۆر هەیە داگیرکاریەکی زۆر هەیە مۆنۆپۆلی هەیە ئانی وڵاتی هەرێمی کوردستان باشووری کوردستان بۆتە دابەش کراوە بەسەر مەسئول و خانەوادە و بنەماڵە دەستڕۆشتی حیزبیەکاندا ئەمە ڕۆژانە دەبینین کوڕی بەرپرستەقە لە کوڕی هەژار دەکا کچی بەرپرست ڕوبەڕووی دەستگا ئەمنیەکان دەبێتەوە یعنی کۆمپانیا و پرۆژە ئەو پرۆژە گەورانەی کە هەلی کاریان دەتوانێت تێدا بڕەخسێت لە بەردەستی کێدایە لە بەردەستی کوڕە بەرپرسەکاندایە کەواتە ئێمە دەبێت بۆ ئەوەی ئومێد بۆ گەنج بگێڕینەوە ئەمە بە ئەوە نابێت تەنیا هەر قسەی لەسەر بکەین و لێرە دەبێت بە بەرنامە بێ بە پرۆژه یاسا بێ بەداخۆ ئەو پەرلەمانە ئێمە پەرلەمانێکی مردووە بێ کاریگەرە پەرلەمانێکی متبووە هیچ شتێک مرکزیەتێک نەماوە لە پەرلەماندا ڕۆڵ و کاریگەری نەماوە ئەگرا ئەمە ئیشی پەرلەمانە خێرا پرۆژه یاسایەک دەرکات تایبەت بە گەنج و لاوان لە پرۆژه یاسایەکەدا ئاماژە بە هەلی هەڕەخساندنی هەلی کاردا ئاماشە بە دامەزراندنی گەنجاندا ئاماشە بۆ دەکات بدات کە کەرتی تایبەت سەرپەرشتی بکرێت لەلایەن حکوومەتەوە کەرتی تایبەت هەموو کەرتێکی تایبەت هەموو پرۆژەیەک ڕێژەیەکی دیاریکراو لە گەنجی بۆ دیاریکرێ بە پێی پرۆژه یاسایەک بۆی گەنج بکەوێتە سەرکارەوە بابەیان گەنجێک کە مەشغوڵ نەبێت و ئیشی نەبێت و ڕۆژانە 5,000 نێت لایەن کەم 5,000 نێتە گیرفانەوە چۆن ناومێت نابێت چۆن بتوانێت پەرە بە ژیانی بدا کەواتە ئەمە ئیشی کێیە ئەمە ئیشە دەبێت بە پرۆژە بێت بە یاسا بێت جێگەی گەنج بکرێتەوە دەبێت حیزبەکانیش گلەی سەرەکیمان لە حیزبەکانە کە لە پرۆژە و لە کارنامە و لە پەیڕەوی ناوخۆی حیزبیدا هەرچەند باسی گەنج زۆر کەمە ڕۆڵپێدانی گەنجش کەمە کاتۆ ئەمە جێگەی گەنج نەکەیەوە لە شوێنێک و هانی نەدەیت و ئیشی پێ نەدەیت یعنی بەڕاستی کۆچ زیاتر دەبێت ساڵ بە ساڵ زیاتر دەبێت بەرێشاو بەهار بێتەوە بەهاری ساڵ داهاتوو ئەوە بڕوا و چارەسەرێک نەدۆزرێتەوە یعنی ئەم کوردستانە خاڵی دەبێت لە گەنجا ئینجا دەبین کاریگەریەکانی چ وێرانەیەک دروست دەبێت لە باشووری کوردستان زۆر باشە کەواتە کاک سەلمان تۆش موافقی لەوەی کە جێشتنی نیشتیمان ئەرک و بەرپرسیارەتی نییە کەواتەوەی دەمێنێتەوە لە ناو نیشتیمانی خۆیان لەم بارودۆخەی کە ئێستا هەیە گەنج چه بەرپرسیارەتیهی دەکەوێتە ئەستۆ ئایا چەندها ئەوەیە کە کاتێک کە دەڵی تۆ دەنگێکی ناڕازیت یەکسەر بەوە تێگا کە تۆ مەبەستت لەوەی ئیستیفادەی لێ بکەی بۆ هەڵبژاردنێک
یاخود ئایا لە هەڵبژاردنیشە بۆچی تاک تەنها بە گەنجیشەوە وا دەزانێت ئەگەر یەک جاردەنگیدا بۆ 4 ساڵیدی دەبێت بەرپرسیارەتی لەسەر شانی نامێنێ واتە گەنج بەگشتی لە مانەوەی لە هەرێم چی دەکەوێتە سەر شانی؟ بەڵێ من هەر کەسێک تۆ من هەر کەسێکی بە ویژدان کاتێ ئەو لێ شاوە زۆرە گەنجان وڵاتی بەجێدێن بێگومان خوێن لە چەرکی دێ بەڵام کاتێکش کە دەبینی ئەو دۆخەی کوردستان ئەوایە دەبێت بیر لە چارەسەر بکەینەوە لەگەڵەوە داما جێهێشتنی کوردستان بەرپرسیارەتی نییە مانەوە لە کوردستان بەو بارقورسیە و بەو تەحمولی ئەو گەندەڵی و ئەو فەسادی ئیدارەی لە هەرێمی کوردستان چەسانەوە هەیە بەشێکە لە شۆڕش من پێم وایە گەنجان بالەوە تێبگەین بە تەنیا هەڵبژاردن دەنگدان بەشێک نییە لە پرۆسەی گۆڕانکاری لە باشووری کوردستاندا ئێمە لە نەتیجەی ئینتیخاباتەکانەوە بۆمان دەرکەوتووە کە هەڵبژاردن بەشێکی کاریگەری پرۆسەی گۆڕانکاری نییە ڕێگای ترمان هەیە گەنجان خۆیان کۆبکەنەوە گروپی فشاری هەماهەنگی لەسەران سەری شارەکاندا دروستکەن بە 6,000 گەنج بەڵام بە شێوەیەکی بەردەوام بە 6,000 گەنج ئەگە خۆیان بەڕێخستن کەن خۆیان بە بەرنامە و پرۆژە بکەن دەتوانن ئەو دەسەڵاتی هەرێمی کوردستانە ناچار بکەن و چۆکی پێدادەن کە گۆڕانکاری و چاکسازی بکەن بەڵام بەتەنیا هەر بە پرۆسەی دەنگدان نابێت دەبێت گەنجەکان خۆیان ڕێکخەنەوە دەبێت خۆمان هەموو شما هەموو لایەکمان خۆمان وشا بکەینەوە بە ئومێدەوە هەوڵی گۆڕانکاری بکەین هەرچەندە یعنی دەکرێت پرۆسەکە ناوی لێنرێت پرۆسەیەکی شۆڕشگێری لە هەرێمی کوردستان گەنجان بەدەست بەڕاستی بە قۆناقی شۆڕشگێریکەن لە هەرێمی کوردستاندا ئەگەر قۆناق شۆڕشگێری لە هەرێمی کوردستاندا دەست پێ بکات و گەنجان سەرپەرشتی بکەن بێگومان سەرکەوتنی گەورە بەدەست دەهێنن دەبێت لە خاکی خۆیاندا ئەو تەحملە هەڵگرن پشت بە خۆیان ببەسن و ئیرادە دروستکەن زۆر جار ئیرادە بەشێکی گەورەی سەرکەوتنە ئەوەش چۆن دروست دەبێت ئیرادە ئەوەیە کە گەنجان بەڕاستی لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی تەقوەی نەفسیەوە لە ڕووی هەماهەنگی لە نێوان خۆیاندا هەموو لایەک خۆمان ڕێخینەوە ڕێکخراوە جەماوەری مەدەنیەکان و ئەو حیزبانەی کە بەڕاستی دەڵێن لەگەڵ حەقوین و دشی زۆردارینە ئەوانیش هەماهەنگی و هاوکاری بکەن ئینجا شەپۆلی ناڕازەیەکان لە سەرانسەری کوردستان دەست پێ بکە و سەرپەرشتیاری ناڕازەیەکانیش بدرێتە دەست گەنجان و خەڵکی کە لە پشتیانەوە بن بە هەموو توێژەکانەوە و جگە لەوانش کە دەڵێن خەڵکیان لە پشتەوە بن دەفع هاوکاری بکرێن و بەردەوام بدرێ ئێمە دەبینین ها ئەو جوڵانەوەی وانە بێشان لە کوردستان کە بەردەوامی هەبوو تا ڕادێک مافەکانیان دابین کرد ئەوە دەبینین کە قوتابیان ڕژانە سەر شەقام و لە بابەتی سیستەمی وەرگیریان لە زانکۆکاندا نەتیجەیان هەبوو توانیان بەشێک لە داخوازیەکانیان جێگە بکەنەوە کەواتە تێدەگەین بە هەوڵدان و بە کۆش و بە ناڕزایی دەربڕین و بە دەستپێکردنی جۆرێک لە مۆدی شۆڕش مۆدێکی نوێ لە شۆڕش لە باشووری کوردستاندا دەتوانین کاریگەر لەسەر دەسەڵات دابنین ئەوەش بەرپرسیارەتێکە لە باشووری کوردستان دەست پێ بکەین چونکە ئەو کۆچە چارەسەر نییە ئەمە سەرمایەکی گەورە و دەوڵەمەندە لە باشووری کوردستانەوە دەچێت بە وڵاتانی ئەوروپا پێکەیف خۆشن ئەوان دەیانەوە سەرمایە مرۆیە بەکاربێنن و دەشبێکیان لەسەرەوە بکرێ ماوەی چەند ساڵێکی تر ئەو کۆچە بە شێوەی پێچەوانەوە دەست پێ بکرێتەوە گەنجام گەڕێنەوە بە گروتینێکی زیاتر بە ئیرادەیەکی زیاتر دەست بە گۆڕانکاری بکە زۆر باشە کاک سەرمان هاوشانی یەکریزی گەنجان و کۆدەنگی و ئەوەی کە پێکەوە هەمویان بە دەستە جەمعی کاریگەریان هەمە لەوەی کە داواکارەکانیان جێبەجێ بکرێت زۆرێکیشان بدوێنی دەڵێت پێویستمان بە سەرکردەیەک و کاریزمایەکی گەورە هەیە کە نمایەندەیمان بکات و بتوانین ئەو داواکاری و ئەو مافانی کامانە بەدەستی بهێنی تا چەند پێت وایە کە بوونی ئەم کۆدەنگی و ئەم یەکریزیە پێویستی بە سەرکردەیەکی ڕازگۆ هەیە کە پێشڕەویان بکات بۆی کە بتوانن داواکاریەکان و مافەکانیان جێبەجێ بکرێت باڵێ
ڕاستە گەورەترین گرفت لە باشووری کوردستاندا بانکاری گەورە بکرێت بابەتی ئەوە بابەتی نەبوونی کاریزمایە لە باشوور نەبوونی قیادەیە نەوانەی کاریزما هەبێ بەڵام کارکردن بە سیفەتی قیادی لە باشووری کوردستاندا نییە قیادە بەڵێ لەگەڵ ئەوە دامە قیادەی دووسۆز قیادەی پێشەنگ قیادەی ئیماندار دەبێت تەسحیە بدا دەبێت پێش خەڵکی بکەوێت دەبێت قوربانیدا دەبێت ئەم چین و توێشە ناڕاستیانە کۆ بکاتەوە لە پێشیانەوە بێت بۆی ئەمە ڕوو دەکەمە حیزبە ناڕاستیەکان و پێش هەمویان کۆمەڵی دادگەری خۆمان و هەروە یەکگرتووی ئیسلامی و بستنەوەی گۆڕانەوەی نوێ و بەشێکیش لە لایەنەکانی دەسەڵاتدا ئەگەر دەیانەوێت گۆڕانکاری ڕشەی لە کوردستان کرد دەبێت کەسە قیادیەکان بە سەرۆکی حیزبەکانەوە لە پێش گەنجان بن دەبێت زۆر لای ئاسایی بێ بە هەفتەیەک لە شقامێک لەگە گەنجێک دانیشی بوو لە وڵاتان وایە کاکە ئێمە دەبینین ئەوە ئەزمووی ئەنجێڵا مێر کرد چەند ساڵ لە دەسەڵات بوو لە ناو ئەوەدا بوو ئێستا هاتۆ ماڵەوە دەڵێ من لەگەڵ خەڵکی دام و کار دەکەم و گۆڕانکاری دەکەم و لە قۆناغێکی سەرەتاوە دەست پێ دەکەمەوە بۆ ئەوەی ینی ئەو بکەم کاتە دەبێت بۆ ئەوەی گۆڕانکار دروست بێت دەبێت کورسەکانیان پێچەوانە بکەنەوە دانیشتن لەسەر کورسی دانیشتن لە ناو هۆڵی پەرلەمان دانیشتن لە ناو بینایەک دانیشتنی ئەنجومەنە سیاسی و مەکتەبە سیاسیەکان لە ناو بینایەکی قەتسن چارەسەر نییە بابە دەبێت ڕۆژانە بگەڕێ دەبێت زۆر لای ئاسایی بێ لە پێشەوەی ناڕەزایەکان بێ هەر جارە و سەردانی ماڵی بکە لەگە گەنجێکدا کۆبێتەوە و دەبێت بە ماڵ و بە سامان قوربانی بدا کە بەداخۆمە ئەو قیادە ئێمان نییە لە کوردستاندا بە گیان و بە سامان و بە ماڵ لەگەڵ دەنگی ناڕەزاییدا بێت زۆر لای ئاسایی بێت قیادەیەک بەیانی بچێتە قەڵاسە لەگەڵ 6 کرێکاری بۆ نمونە کە پاکەرەوە دەکەن لەگەڵ ئەواندا بە ئیشکا دوای لەگەڵ ئەواندا نان بخوات و هانیان بدات و جۆرێک تەشجیعیان بکات زۆر دەبێت لە ئاسایی بێ سەرۆک کۆمەڵ دادگەری سەرۆکی یەکگرتووی ئیسلامی شاسوار ئەوەی بستنەوەی گۆڕان عومەری سەید عەلی با 5 ڕۆژ هاتمان کاکە لەگەڵ جەماوەر و خەڵکی ناڕاستی مامۆستایانی وانە بێشان با شوێک مابانەوە قیادە دەبێت ئەوە بکە خاندی قوماشەکەی لەبەری دایە جیاواز نەبوو لە قوماشی گەڕەکێکی هەژار کە لە ناوەوەدا بوو ماندێلا 7 ساڵی کاکە چەند ساڵی لە ناو زینداندا بەڕێ بکرد ئەمە ئەوە دەتوانێت گۆڕانکاری بکە ئەوانەش بەرپرسن ڕۆژی قیامەت ئەو قسەیە دەکەم پێشەر هەمووان سەرۆکی حیزبەکان لەو دۆخی کێسە بانگ دەکرێن لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت ئەو هەموو کۆچەی گەنجان ئەو هەموو بێئومێدبوون گەنجان ئەو هەموو بێئیشیە بێکاریە برسی بوون ئەم بۆ لی بەرپرسن كلكم راع وكلكم مسؤول عن رعيته تۆ دەزانی ئەو دۆخە هەیە ئەو گۆڕانکاریشت پێ دەکرا بەڵام بۆ وەسای کاکە من با تەماشای تاریخی ئیسلامی بکەین عومەری کوڕی خەتاب هاتە سەر حکم عومەری کوڕی عەبدولعەزیز بە دەوڵەمەندی هاتە سەر حکم کە دوای حکمەکەی جێشت حکمی چەندین ئەمارەتی دەکرد بێ کفنەوە ئانی بەس کفنەکەی کە ئەوە بەرگی کفنەکەمە بێ کفنەوە کورسی دەسەڵاتی بەجێهێش بۆ خەڵکی کەوایە بەڵێ قیادە نییە قیادەی کاریزما لە هەرێمی کوردستاندا نییە قیادە هەیە بە شارەزایی و بە نوتق و بە قسە و بە نووسین و لەگەڵ هەموویان مەمن بەڵام قیادەی مەیدانی لە نێو خەڵکدا بوونی نییە زۆر باشە کاک سەلمان ئایا ئەو گەنجەی کە دەبێ ئەوانە بێن پێشڕەوی گەنجان بکەن دەبێ ئەوانە بێن خۆیان بکەنە قوربانی بۆی گۆڕانکاری سازانە گەنجشیان لەگەڵ دەبێت یاننا زۆر باش ئایا ئەو گەنجە کە لە هەرێمی کوردستانە وەکو پێویست بەرگری لە خۆی کردووە وەکو بەرپرسیارەتی خۆی بەجێگەیاندووە یاخود نا بۆ نمونە ئێمە زیاتر لە 200,000 دەرچووی زانکۆ پەیمانەکانمان هەیە کۆمەڵێک هاتن بوونە نوێنەری ئەمانە و ڕۆژانە مۆعیدیان دانا بۆ خۆپشاندان سێری دەکرد 1000 گەنج کۆ نابوویەوە لە 200,000 دەرچووی دانەمەزراودا هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە یعنی
ئایا بەڕاستی گەنجش لە وڵاتی خۆی ئامادەیە بگری لە مافی خۆی بکە و دیفاع لە مافی خۆی بکە؟ کاک جەلال ڕاستە بەشێکی یعنی ئەمە تاکو ئێستا لە قوتابخانەکانەوە لە زانکۆکانەوە لە ناو خەڵکدا تا ئێستا گەنجی ئێمە خەڵکی ئێمە فێر نەبووە دیفاع لە حقوقی شخصی خۆی بکە بەرگری لە مافی ڕەوای خۆی بکە شتێکیە لە شەرعدا لە قانون و یاساکاندا بە باس دەکرێت ئەویش داکۆکی کردوونە لە حقوق لە ئاینی ئیسلامدا پێش ئوموری حقوق سزا دانانرێ واتە حتا حقوق ماف بۆ کەسێک دانانەی ناتوانێت سزای بۆ دانێ دەڵێ حقوق دابین کە اینجا ڕێکارەکان دەست پێ بکە ڕاستە ئەو گەنجە لەگەڵت دامە ئەو گەنجانەی کە هەیە هەمویان فێری ئەوە نەبوونە کە بێت داکۆکی لە مافی خۆی بکە تەنانەت داوای مافی ڕەوای کەسیەتی خۆی بکە مافی ڕەوای پیشەیی خۆی بکە کە تەخەڕوجێکە و دەبێت دامەزرێت و دەبێت ئیشی بێ ئیشکیە وەزارەتی پلانە دانان دەبێت ئیشی بۆ لە چوارچێوێکدا دابین کاتەوە ئەمن لەگەڵ ئەوەت دامە بەڵام وەسائیلەکانی جوڵاندن و بەگەڕخستنی گەنجان و لاوان لە باشووری کوردستان لاوازن کاکە ئەو وەسائیلانە کێ دەبێت بیخاتەگە ئیشی کێ با ئێستا ئەمە بڵێن ئیشی میدیایە بۆ نەکاتجلال بەڕێز لە میدیای گشتەکە ئەمڕۆ بەرنامەیەکت هەیە ئەو بەرنامەیە سەعات 8 شەو لە کەناڵەکان پەرەی پێ بدەن لە هەموو کەناڵەکانەوە بیکەنە باس خواست لە پەیامە لە سپێدەیە لە ئێنارتیە لە ڕووداوە لە گەلی کوردستانە بە هەموو میدیاکانەوە بکەن میدیا کەواتە میدیا بەشێک دەبێت لە گەڕخستنی گەنج و هاندانی گەنج و گەنجان کۆبکەنەوە لە ئەوەی کە گەنجان خۆیان بەڕێخستن بکەن ناڕەزایەکانیان بەڕێخستن بکەن بەردەوامی بە شەپۆلی ناڕەزایەکان بدەن کە بێگومان کاریگەری دەبێت ئەوە کێ بەشێکی میدیایە بەشێکی تری سەرکردەکانن ئەکا کە سەرکردە یعنی چی سەرکردە یعنی بەرپرسیارەتی هەڵگرتنی دۆز و کێشە و گرگفتی خەڵکی و چارەسەرکردنی ئەی کە حیزب یعنی چی حیزب بۆ چییە حیزب بریتە لە ڕێکخرا و بریتە لە دامەزراوەیەکی منەزەم کە کار دەکات لە بەدەستهێنانی ئامانج و کۆمەڵە وەسائیلێک کە بێ بکاتە دەسەڵات داخوازەکانی خەڵک پڕکاتەوە کەواتە دەبێت حیزب بێ ئەو گەنجە بەجوڵە بخاتەوە ڕێکیان بخاتەوە بیان خاتە سەر شەقام هاوکاریان بکە پاڵپشتیان بکە بەرنامەیان بۆ دابنێ بۆی چۆن داوای حقوق خۆیان دەکەن چۆن دێنە سەر بەنان پەرلەمانی متبوو پەرلەمانی هەر ئیشکردن لەسەر گیرفان بەداخۆ بەشێکی زۆری خەڵک تێگەشت هەڵبژاردن بۆیە کەسێک دەچێتە پەرلەمان موچەکەی زیاد دەبێت یعنی قوڕ بەسەر ئەو پەرلەمانتارێک کە ئەوە ئیش کردووە کە نایەتە نێو خەڵکی کە گیرفانی بۆ خەڵکو بۆ گەنجان بەتاڵ ناکاتەوە ئەمانە دەبێت گەنج بجوڵێنن جابە ئەوانە هەموو پێکەوە میدیا بەرپرسی حیزبەکان ڕێکخراوەکان بەمیشەوە کە ئەمە گلەیم لە خۆشمە بە پەرلەمانتاران بە هەموو خەڵکی بە مامەسایانی ئاینی لەسەر مینبەرەکانەوە کە ینی ئەو ڕۆڵە دەبوو مامەسایانی ئاینی ئەمڕۆ گێڕابیان یعنی بەڕاستی ئەوانیش بێ هەڵوێستن مامەسای ئاینی دەبێ بێتە سەر شەقام مامەسای ئاین دەبێ بخەن بەراسە هەموو ئەوانە کۆبنەوە بەرنامە ڕێژیەک دابنێن اینجا هانی گەنجاندن لەگەڵ گەنجان بێنە سەر شەقام هاوکاریان کەن پشتیوانی مادی پشتیوانی مرۆیی پشتیوانی فکری و ڕۆشنبیری بەو سەیە دەتوانێت گۆڕانکاریەکی کولی لە هەرێمی کوردستاندا بەرپا بکرێت بەڵام دەزان بە هەفتەیەک و دوو هەفتە و هاتنە سەر شەقامێکەوە دروست نابێت زۆر باشە ئایا گەنجێک ئامادە نەبێت لەسەر خۆشی و بە ئارامی بچێتە سەر سندوقێک دەنگ بدا بەوەی کە ڕاست و چەپێک لە یەک جیا بکاتەوە ئایا بەتەمایە بێتە سەر ئەمە چۆن چاوەڕوانی لێکرێت لەسەر شەقام بمێنێتەوە کاک جەلال هاتن بۆ سەر سندوقی دەنگدان جیاوازە لەوەی کە هانیم دەی بێ داکۆکی لە ماف حقوقی خۆی بکە کاتوو هاتی وتت دەمەوێ
ئەوە ئیشم ئەوەیە بەرگری لە مافی تو دەکەم کە تو تەخەڕوجی زانکۆی دەبێت ئامەزرەی کە تو گەنجێکی بێکاری و هیچ خوێندەواریت نییە بەڵام دەبێت لە کارگەیەکی کەتی تایبەتدا بەڕێژە داد بنێ گەنجەکە دێ دەجوڵێ بەڵام دەنگدان پرۆسەی دەنگدان ئەوە نییە گەنجێک کە ئەمڕۆ ئەمەی کە ڕوویدا لە هەرێمی کوردستان مەوقیف بوو بایکۆت بە ڕێژەی لە 1965 بوو لە هەرێمی کوردستان ئەم ڕێژەی بایکۆتە لە هەر وڵاتێکی تر بەیە لە سەرۆکی هەموو حیزبەکانەوە هەتا سەرۆکی حکومەت و سەرۆکی پەرلەمان دەستی لە کار دەکێشایەوە پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان وەسائلێک نییە بۆ گۆڕانکاری دەبێت تێبگەین چونکە خوروقات هەیە تەزویر هەیە ترساندن هەیە کوڕە دەنگکڕین بە پارە هەیە هەموو ئەوانە هەنە ئەوە ڕێکارێکی نییە پەرلەمانتار هەیە 30,000 دەنگی کەس هەیە 30,000 دەنگێنەوە نەچۆتە دەرنەچوە ئەمە بە تەنیا گۆڕانکاری نییە چوونە سەر سندوق ئەو هاوڵەتە کەمەشی کە چوە سەر سندوقەکانی دەنگدان ئەو لایەنەی کە شەو ڕۆژ خەریکی لەگەڵ دەنگە ناڕازیەکان بوو لەگەڵ چەوسێنراوان بوو ئەو دەنگدرانش ئەو لایەنیان خست خۆ ئەوە هیچ دەیانتوانی ئەو لایەنانە سەر بخەن ئەو ڕێژە کەمەشی کە دەنگیان نابوو لەم هەڵبژاردنەدا بەڵێ دەزانی چۆنە کاکجێلا لەبەر ئەوەی ئەم لە سەرەتای قسەکان شاماشەم بۆ کرد خەڵک ناومێت بووە کە بە ڕێگەی هەڵبژاردن بتوانێت پرۆسەی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان دروست بێت تا ڕادەیەکیش ئەو شتە جێگەی خۆیەتی و حەقیقیە ئەنی شتێکەوە پرۆسەی هەڵبژاردن بە تەنیا نابێتە وەسیلەیەک بۆ گۆڕانکاری ئەمە بینیمان قۆناغەکانی پێشووتر ئۆپۆزسیۆن بستنەوەی گۆڕان 25 دەنگ بوو کۆمەڵ ڕێژەیەکی زۆری هەبوو یەکگرتو ڕۆژەیەکی زۆری هەبوو خەریک بوو ببنە نیوەی پەرلەمان کەچی گۆڕانکاری نەک دروست نەبوو قۆناغێکی تری قەیران لە هەرێمی کوردستان دروست بوو ئەمە نابێ ئەمە دەبێ گۆڕانکاری ڕشەی لە پەروەردە لە پەروەردەی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا دروستکەینەوە دەبێ خەڵک فێری هان بدرێت کە فێری داکۆکی لە مافی ڕەوای خۆی بکە دەبێ دادپەروەری لە دارایی و لە داهاتی نەوت و سامانی وڵاتدا دروست بێ ئەتوو ئەگەر هەڵبژاردنیشکەی 60 کورسیش تێنا لە پەرلەمان کاک جەلال ئەگەر ئەو ڕاکیزە سەرەکیانت نەگرتەوە دەست گۆڕانکار بۆیە ئێستا قۆناغ تاکە قۆناغێک بۆ سەرکەوتن لە هەرێمی کوردستان و گۆڕانکاری شۆڕشە بە مۆدێکی نوێ بەڵام شەر نییە شۆڕش کێمە دەڵێن شۆڕش ئاپێکی و دۆشکە و تەقە و ئەو شتانەی تێدا بێت دەبێ گۆڕانکاریەکی ڕشەیی بەرپا بکرێت بەڵام ئەو گەنجانەی کە لە دەنگدانیش ئەویان کردووە بە دیدی خۆیان ئەوەی کە 16 بەدیری خۆیان سزادانی هەموو لایەنەکان بوو دەرام لەگەڵت دامە لایەنێک کە دائیم لەگەڵ خەڵکدا بووە لەگەڵ دەنگە ناڕەسایەکاندا بووە لەگەڵ داخوازی خەڵک بووە قوربانی بە خۆی داوە پەرلەمانتاری دەرکراوە پەرلەمانتاری زوڵمی لێکراوە هەر ئەو دەنگیشی نێنا لەبەرچی لەبەرەوەی هەر ئەو نفوسە ڕاستە بەدڵی بووە بەڵام پێی وا بووە بە وەسیلەی هەڵبژاردن ناتوانن گۆڕانکاری بکات زۆر سپاس بۆ بەڕێز کاک سلمان کۆچەری لە ڕانیۆ میوانی بەرنامەکەمان بوو چالاکەوانی گەنجان زۆر سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی بەڵازدان ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە
بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارەسڵاتان لەبێت دازان و خۆشەویستان. پەیامنێرمان چیانووری لە کەرکووکە وەردەگریمزانین دوایین زانیاریەکان لە کەرکووک چین چیا سڵاوی خوا لەبێت و دوایین زانیاری و چالاکی چییە لە پارێزگای کەرکووک؟ سلااو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام وەکو هەمیشە ساڵانە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە نووسنگەکانی دەکات بە تایبەتی نووسنگەی کەرکووک بۆ ئەوی ئەو قوتابیانەی کە قوتابخانەتەوە دەکەن و ئامادەیی تەواو دەکەن بۆی وەربگیرێن لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان ساڵانە ئەمە دووبارە دەبێتەوە. بەڵام ئەم ساڵ ئێستا جارێکی دیکە وەزارەتی خوێندنی باڵا لە ڕێگەی نووسنگەی خۆیانەوە لە کەرکووک داوای لە قوتابیانە کردووە کە داواکاری تەقدیم بکەن بۆ ئەوەی لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان وەربگیرێن. هەرچەندە ساڵی ڕابردوو زیاتر لە 500 قوتابی کەرکووک وەرگیراوە، بەڵام ئەم ساڵ جارێکی دیکە داوا کراوە ئەوەی گرفتە ئەوەیە کە ئەو قوتابیانەی کە لە خولی یەکەم و دووەمی ساڵی ڕابردوو تەقدیمیان کردووە وەرنەگیراون یا وەرگیراون یان نەیان کردووە تەقدیمیان نەکردووە ئەم ساڵ ناتوانن تەقدیم بکەن. ئەمەش گرفتێکی بۆ ئەو قوتابیانە دروست کردووە لەبەرەوەی ئەوانێ سەد هاتوون تەقدیم بکەن. وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستانیش داواکاریەکەیەوەیە کە ئەوانەی کە لە خولی یەکەم ئەم ساڵ تەواوبوونە ئەوانە وەربگیرن و هیچ کەسێکی دیکە مافیەوەی نییە تەقدیم کا. من بۆ زانیاری هەر بە کورتی زانیاری وەرگرتن لەسەر ئەو گرفتە و لەسەر چۆنیەتی وەرگرتنی قوتابیان لە کەرکووک دەچمە لای مامۆستا شێرزاد سەعید بەڕێوەبەری نووسنگەی کەرکووکی وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان. مامۆستا زۆر سوپاس بۆم دەرفەتە. ئەکرێ ئەو ڕێکارانەمان پێ بڵێ بە کورتی سەبارەت بە وەرگرتنی قوتابیانی کەرکووک لە زانکۆ و پەیمانگاکان. بەخێر بێن سەرچاوم. ڕێکارەکان هەروەکو ساڵانی پێشوە دوای دەرچوونی ئەنجامەکانی خولی یەک ئێمە سێری بابەتەکەمان کرد. سێرمان کرد جارێکی تر عێراق تاقیکردنەوەکانی خولی دووی زۆر دواخست بە شێوەیە کە ناگونجێت لەگەڵ دەستپێکی خوێندن لە هەرێمی کوردستان. ناچار ئێمە هەستاین وتمان با هیچ نەبێ ئەم خوێندکارانی کە لە خولی یەک نمرەیان وەرگردووە و خوێندنیان تەواو کردووە شتێ بۆ ئەوان بکەین بۆ ئەوەی فریاکەون بچنە زانکۆکانی هەرێمی کوردستان و هێشتا کە سەرەتای دەستپێکردنی خوێندنی پۆلی یەکەکانە لە زانکۆ و پەیمانگەکان ئەوان فریا بخەین بۆ ئەوەی بچن لەگەڵ هاوڵەکانیان لە هەرێمی کوردستان دەست بکەن بە خوێندن. بۆیە ناچار بووین ئەم فۆرمەمان هێنا بۆ دەرچوانی خولی یەکی ئەم ساڵ. خولی دوو سەیری بابەتەکە ئەکەین بزانین کەی وابزانم ئەمڕۆیان سبێ یاک تاقیکردنەوەکانیان بە گشتی تەواوە بێ. دوای تاقیکردنەوەکان ئەگەر ئەنجامەکانیان لە ماوەیەکی کورتە و کاتێکی گونجاو بێ ئەو وزارەت مالیژنەیەکی لێ بڕیاری لەسەرەدا ئایا ئەوانیش فریا دەکەون و کاتیان بەسەر ناچێت فۆرم تەقدیم کەن و هەر ئەم ساڵ بخوێنن یان نا ئەوە بڕیارەکە دواتر لەلایەن ئەو لیژنەیە لە وزارەتەوە دەدرێت. مامۆستا گرفتەکەی ئەوانەی ساڵی ڕابردوو چییە؟ ئەوە ئێستا گرفتێ دروست بووە گەر ئێوە ئاگادار بن. گرفت نییە، ینی نازانم بنسبەت ئێمە هیچ گرفت نیە. ئێمە ساڵی ڕابردوو دوو وەجبە فۆرمان تەوزیع کرد. بە هەمان شێوە ساڵی ڕابردووش عینەن ئەوانەی کە لە خولی یەک نەتایجیان هاتەوە بۆ ماوەکەی لەگەڵ خولی دوو یەکجا زۆر بوو. هەمان کارمان کرد خولی یەک فۆرمەکانمادا پێیان و وەرگیران و هەرچەنە لەگەڵ هەرێمە دوا کەوتن خولی یەکیش. بەڵام خۆشبەختانە بە ڕاستپاردەی جەنابی وەزیر دکتۆر ئارام ئەوانەی خولی یەک زوربەیان ئەوەی کە خۆی ویستی و ڕۆیشت و شوێنەکەی باش بوو چووە شوێنی خۆی دەستی کرد بە خوێندنی خۆی بێ هیچ گرفتێک. خولی دوو داوایان کرد، زۆر خەڵک داوای کرد، خەڵکی کەرکووک لێ پرسراوان ئەوانی کەەوە
لە بابەتی پەروەردە و خوێندن باڵا محتەمەن داوایان لە وزارەتمان کردکەوە فۆرمیان بدەینێ. بەڕاستی پارەکە کە فۆرم هات بۆ خولید و کۆمەڵێک کێشەی زۆری دروست کرد، هەم بۆ خوێندکاران، هەم بۆ قوتابیان، هەم بۆ زانکۆ، هەم بۆ وزارەتمان. لەبەر ئەوەی کاتێکە کە ئێمە ئەو فۆرمەمان دابش کردووە مەنجالی ئەویان نەبوو بچن بخوێنن. لە تقریبا هەرێمی کوردستان گەیشت بۆ نیوەی ساڵی خوێندنێکی. لە نوێی ساڵ قوتابیان خوێندکار ناتوانێت بچێ بەردەوامی بە خوێندن بدا. زانکۆکەیش خۆی کەمێ ئێمە 592 تەلەبەی خولی مافیان نییە تەقدیم بکەن. ئاساڵ مافیان نییە، لەبەر ئەوەی ئێمە دوو وەجبە پارەکە دوو جار مەجالمان بۆیان کردەوە، دوو جار مەجالمان بۆیان کردەوە، ئەلانمان بۆیان کرد، هەمویان تەقدیمیان کرد ئەوەی ئارەزووی لێ بوو. ئەوەی کەوا ئێستا تەقدیمی نەکردو پارەکە ئارەزووی لێ نەبووە تەقدیمیکە، بۆیە نەهاتووە تەقدیمکات. ئەگینا ئێمە فرسەتێکی زۆر چاکمان بە هەموو خوێندکار و تەلەبەی ساڵی پار و ساڵانی پێشوودا بە ئارەزوی خۆیان بێن فۆرمەکە تەقدیم بکەن. ئێمە هەمان بووە فۆرمەکەمان نردووە بۆ وزارەت، تەلەفۆنی کردەوە توێتی من پاشگەزە بمەوە، من پاشگەزە بمەوە نامێ و تەقدیمە لا ببن. یعنی ئەو بابەتشمان هەبووە. دواتر ئەوەی پارەکە ئەو سیاقی پارەکە کە کردمان کارێکی غەڵەت بوو لە ناوڕاستی دەوامی کە بە هیچ شێوەی مەسائلی تەقدیمکردن نییە. ئێمە تەقدیماتمان بۆیان کرد، بەڵام وەکو مافێک بۆی مافیان نەفەوتێ تەقدیماتمان کرد بەو مەرجەی خوێندنیان بکەوێتە ئەمساڵ. ئێستاکە لەوانەی پارەکە ئێمە 560 تەلەبەمان وەرگیرە، ینی بەستەنها خولی دەرچوانی پارەکە 1150 تەلەبە وەرگیراوە لە هەرێمی کوردستان. بەبێ لە ساڵانی پێشوو نەئاگەشتە 500، بەڵام پارەکە 1150 تەلەبەمان نردووە بە هەرێمی کوردستان. خۆشمانسا زۆر سپاس. دیارە هەم نووسنگەی کەرکووکی وەزارەتی خوێندنی باڵا هەم بەرپرسانی پەیوەندیدار لە کەرکووک بەردەوام داوا دەکەن کە وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان زیاتر جێگەی و قوتابیانەی کەرکووک بکاتەوە، لەبەر ئەوەی هەم لە کەرکووک گرفتی زمانی کوردی هەیە لە زانکۆکانی کەرکووک، هەم دەکرێت یعنی لە زانکۆکانی هەرێمی کوردستان قوتابیانی کەرکووک درێژە بە خوێندن بدەن بەبێ گرفت. زۆر سپاس بۆ پەیامێرمان چیانوری لە کەرکووکەوە لەگەڵماناویت. بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەم و کۆتایی پەیامی ڕۆژ قسە لەسەرەوە دەکەین کاربەدەستانی هەرێمی کوردستان لەکوێ داواکاریەکانی خەڵک و شەقامدان بە گشتی. دوێنێ کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو. لەم هەموو نەهامەتی و نەکبەتی کە لەسەر خەڵکداهاتەوە هەموو قەیرانە هەیە، تازە بە تازە ئەنجومەنی پارێزگای سلێمانی گرتوێتی بەوەی کە هەر جارە و ناوی گوندێک یا شوێنێک و ناوچەیەک دەگۆڕێ بە ناوێکی دیکە. لەناوە هەموو قەیرانەدا بزانین نایە بۆچی باس لە قەیران و گرفتی هاوڵاتیان ناکرێت. بزانین کاربەدەستان هەر بەڕاست ئاگایان لێ نیە یاخۆت خۆیان بێئاگا دەکەن. لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز ڕەمەزان نامێق هەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە. مامۆستا ڕەمەزان بەخێر بێت. زۆر بەخێر. زۆر سپاس. هەر بەڕاست ئێوە ئاگاتان لە مەعاناتی خەڵکیە و لە گرفتی خەڵکیە لەوەی کە دەست بۆ هەندێک بابەت دەبن کە ئەسڵەن ینی کاریگەری نییە لەسەر ژیانی خەڵک. بەناوی خی گەورە میرەبان سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەداخەوە ئەوەی لە هەرێمی کوردستاندا ئێستا گوزارێت هاوڵاتیان گیرۆدەی دەستی کۆمەڵێک کەم و کوڕین لە هەرێمی کوردستان کە بەدەستی کاربەدەستان و حکومڕانانی ئەم وڵاتە کراوە کە هەموویشی بە لێنەزانانەیە یاخود با بڵێن بەبێ جۆرێکە کە هیچ ئینێکیان نیەتایە هاتوون وایان لێ کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت باجی ئەو کەم و کوڕیانە بدەن لە ئێستادا هەیە. ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە ئەوگوزارێت لە هەر وڵاتێکی تر هەبوایە بەڕاستی ئەوایە باری نائاسایی لە وڵاتەدا ڕابگەێنرایە، چونکە حکومڕانان ئەوانەی دەسەڵاتیان بەدەستەوەی لە وڵاتە تەنها کۆمەڵک شخصن، هەمویان قۆڕ کردووە بۆ خۆیان، ئەوەی پێیا سەرکەوتن وەکو پەیژە تەنها هاوڵاتیانە، ئەوەشی باجەکەیدات هاوڵاتیانە لەم سنوورەدا. بۆیە ئەوەی بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە کاربەدەستان لەم سنوورەدا کە بیانێ بیکەن بەڕاستی لە توانە و دەسەڵاتیانە نییە، چونکە هەموو ئەو دەسەڵاتانەی کە لە ئەنجومەنی پارێزگا هەیە یاخود لە فەرمانگەیەکی ترا لە شوێنێکی ترایە حکوومەت بەمەبەست بە ئەنقەز هاتووە هەمووانی گواستوتەوە برزی کردوەوە لە جیاتەوەی شۆڕی کاتەوە بۆ خوارەوە دەسەڵاتەکانی باتەوە دیسانەوە هاتووە گەڕاندوێتەوە بۆ لای خۆیەوە. ئەمە وای کردووە لە سنووری پارێزگای سلێمانی کەمە هێن هاوڵاتیان هیچیان بۆ ناکرێت سەیریکەین معیشەتی ژیانی هاوڵاتی هیچی لەبەر ناڕات، خزمەت گوزاریە لە وڵاتی ئێمەدا تایبەتی لە سلێمانی نییە. ئەوە بینیمان لە هەرێمی کوردستانە لافاوێک هەبووە لەم چەند ڕۆژا بینیمانە حکومەت بەرەگەی نەگرتووە بەو شێوەیە.
سیرەکەین وەکوتمەوە خزمەت گوزارەکانە ئەڕۆیتە دام و دەستگاکان هیچ ئیشێکی لەبەر ناڕوا هاوڵاتی هەیە هیچ کارێکی لەبەر ناڕوا ئەوەی دام و دەستگاکان کاری بۆکەن تەنها ئەو کۆمەڵە دەڵاڵە و ئەو کۆمەڵە بازرگانانێ کە لە دام و دەستگاکانە ئیشەکانی ئەڕوا بۆ شێوەیە لێ هاتووە بۆیە وەزعی هەرێمی کوردستان لە بەرمەبنای ئەمەوە وای لێ هاتووە هاوڵاتیان بیر لەوە بکەنەوە مجاسفە بە ژیانی خۆیانەوە بکەن ڕێگای هەندەران بگنە بەرەوە وڵاتێکی خۆیان بەجێ بێڵ بڕۆن بەر وڵاتانی ترەوە ئەمە چی وای لێ کردووە دەبێت توێژینەیە بکرێت لەسەر ئەوەی کەوا هۆکار چییە هەموو هاوڵاتیان خەڵکی کوردستان خەریکە بەڕاستی بۆ نیوە دائابەزێت خەریکە ئەوانەی لە وڵاتیان جێشە و لە وڵاتی ئەوروپا ئاژین ڕێژیان زیاتر بێت لەوانی کە لە ناو هەرێمی کوردستان ئاژین بەردەوام ئەمەش بە بەردەوامی زیادی کردووە دەبێت توێژینەیە بکرێت لەسەر ئەوەی بزانن هۆکارەکەی چییە ناکرێت سەرۆکی پەرلەمان داوای ئەوە بکات کە لیژنەیەکی پەرلەمان بچێتە سنوورەکانی بیلاڕوسیا و پەڵدا وڵاتانەوە بۆ شێوەیە ئەوەی پێویستە توێژینەوەی بۆ بکاو پەرلەمان بڕە پێویستە سەرۆکی پەرلەمان بڕاتە زیادەکەی خۆیەوە بزانێت کە چەندێک گەنجیتیان نەماوە پێویستە ئەندامانی پەرلەمان بچنە بازارەوە بچنە چاخانەکانەوە سەری گەنجەکان بکەن لەوێ گوێ لە گەنجەکان بگرن کە هەزارەها مەبەڕیان هەبووە هەیە بۆ ئەوەی کە وڵات بەجێبێڵن بەو شێوەیە لەگەڵ ئەوەشدا مامۆستا ڕەمەزان پێ دوانیە کۆچکردنی هەر گەنجە یاخود هەر ئەندامێکی یاخود هەر هاوڵاتێکی ئەم وڵاتە کوژانەوەی دەنگێکی ناڕازیە نزیکەی ئەم ساڵ پێم وابێ نزیکەی و هاوکارم پێشتر ئاماژەی پێکرد 37,000 کەس کۆچیان کردو لەم ساڵدا ئەم 37,000 کەسە ئەگەر دەنگێکی ناڕازی هۆشیارانە مامەڵەیان کردایە لە هەرێمی کوردستاندا و بە خۆپیشاندانەیەکی مەدەنیانە پێدوانە بوو زۆر لە داواکاریەکان لە هەلیکا لە ژیانێکی شایستە بۆ تەواوی هاوڵاتیان بڕخسایە بە دڵنیاییەوە هەر لە هەر وڵاتێکە هەر شۆڕشێکی چاکسازی بکرێت بەڕاستی بە گەنج ئەکرێت گەنج دەبێت قیادەی ئەم وەزعە بکات نەک ئەوەی کە لە بەرپرسیارەتەکە ڕابکات لەو شێوەیە نەک بەو شێوەیە کە لە هەڵبژاردنەکانە بینیمانە ویان دەزانی خۆیان کردو بە پاڵان کە نچنە سەر سندوقەکانی دەنگدان و واز لە دەنگەکانیان بێن و بەجێ بێڵن بەو شێوەیە کە بە تەزویرات و بە ئەو هەمووینەوە هەموو کورسیەکان بە خۆیان برن ئەمە وای کردووە ئەوەی ئەرکی گەنجە ئەوە نییە کە وڵات بەجێ بێڵێت و بەرپرسیارەتەکە لەسەر شانی خۆی لابات بچێت لە دەرەوە خزمەتی وڵاتێکی بێگانە بکات یاخود لە پێناو ژیانی خۆی دابچێت بەو شێوەیە ئەوەی ئەرکی گەنجە لە ئێستادا دەبێت ئەم وڵاتە بە ماڵی خۆی بزانێت دەبێت بچێتە بەردەمی دام و دەستگاکان دەبێت بچێتە سەر بەردەمی بەرپرسان پیان بگەێنن بە زۆر خۆیان بخەنە ئەگەر پێویستی شکا بچێتە ناو مەترسیەوە وەکو چۆن ژیانی خۆیان خستۆتە مەترسیەوە لەو سنوورانە وەرن لەسەر جادەکان لێرە داوای داواکاریەکەی خۆتان بکەن گەنج نابێت بەو شێوەیە بێمتمانەیەکی لا دروست بێت ئەگەر ڕۆژێ هاتە سەر جادەکە و چاوسورکردنەوەیەکیان لێک ئیتر بچێتەوە ماڵەوە واز لە ژیانی خۆی واز لەوە بێنێ ئەوەی گەنجکردی بەڕاستی کارێ من ڕاستە حەقی خۆیانە بەڵام من بە کارێکی گونجاوی نازانم کارێکی هەڵەیە ئەوەی کە گەنج ناچێتە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بات ئەوەی کە گەنج وڵاتەکەی بەجێ ئێڵێ و واز لە سەروەت و سامانی ئەم وڵاتە ئەهێنێ باوای لێ نەیەت سەرۆکی حکوومەتەکەمان بێتە سەر شاشەکە ئەو مبەڕێ بەدەستەوەی بڵێ نابێ گەنج وڵات بەجێ بێڵێ چکە ئەگەر سەرۆکی حکومەت جارێ هاتوێتە سەر شاشەکە و توێتی نابێ گەنجان بڕۆن نەوەی داهاتووی ئەم وڵاتەن و ئەم وڵاتە هی ئەوانەوەی کەسێکی تر نییە سیرەکەین لەو لاوە حکوومەتەکەمان بکردەوە دەیان جار سلمان دوێتی کە دەبێ گەنجەکانمە ئەم وڵاتە بەجێ بێڵن ئابم شێوەیە نابێت پێویستە کەسێکمان هەبێت چۆنەڵێ کاریزمایەک بێت کەسێک بێت ئەم گەنجانە کۆ بکاتەوە لە خۆی لە هەموو شار و شارچەکانە نوێنەرایەتیان هەبێت بێنە سەرجادە شۆڕشێک بەرپا بکەن ئەو شۆڕشەی کە لە وڵاتانی بێگانە بەرپایان کردووە و دێنە سەرخەت بەڕاستی پێویستەکە لە هەرێمی کوردستان ئەمە دووبارە بکرێتەوە پێویستە لە هەرێمی کوردستان ئەمە لە سەری بەردەوام بن تەسحیە بدەن چونکە هیچ شۆڕشێک بەبێت تەسحیە نابێت بەو شێوەیە لەبەرەوە کاربەدەستانی ئێمە حکومڕانانی ئێمە بەڕاستی چاویان سوور بووە غەرق بوون لە سەروەت و لە سامان ئاگیان لە وەزعی ژیانی خەڵک نییە تایسە نەبوونیان نەبینیەوە بۆ شێوەیە ئارەقیان نەکردووە لە وەرزی هاویندا با بڵێن لە ژوورە تاریکەکان و لە ژووری سپلێتەکان و بەڕاستی ناتونەتە دەرەوە ئاگیان لە وەزعی گەنج نییە بەو شێوەیە بۆیە ئەوەی پێویستە خۆی بسەلمێنێت داواکاریەکانی جێبەجێ بکات ئەوەیە کە گەنجە متمانەی بەخۆی هەبێت ڕاوەستا بێت لەسەر پێکانی خۆی و داوای حەق و مافەکانی خۆی بکات زۆر باشە کاک ڕەمەزان ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرۆک و جێگر و سکرتێرەکەیان پارێزگاری سلێمانی خۆی تا چەندە ئاگاداری ئەم قەیرانانن نەبوونی بانزین دەزانین چۆن گران بووە نەبوونی نەوتی سپی واروەها گرانبوونی غاز واروەها ناڕزایی مامۆستایانی وانەبێژ قوتابیانی 12 ئامادەی فەرمانبەرانی گرێبەست هەموو قەیران گرفتانە دێنە بەردەمیەوە
تا چەندە ئاگادارن و ئەگەر ئاگادارن بۆچی هیچ هەڵوێست و کردەوەیەکتان نییە بێدەسەڵاتن دەکرێت بڵێم پارێزگار بێدەسەڵات بێ ئەنجومەنێکی پارێزگا کە بە یاسای ژمارەسی پێمایە 2009 دەسەڵاتی لامەرکەزیتان پێ دەدرێ هەر بڵێن بێدەسەڵاتین یاسا دەسەڵاتی پێدا بنێسە بڵێن بێدەسەڵاتین وەڵا بە دڵنیاییەوە من دوێنێ خۆم چوومەتە لای پارێزگار کە دانیشتن و گفتوگۆمان کردووە بێدەسەڵاتی خۆی نەشاردوێتەوە یعنی خۆی وتێتی بێدەسەڵاتە ئەوەی خەڵک کەسێکی بە قسەی یاسا و دەسەڵاتەکانی بە قسەی کردەوەکانی کە لە ماوەی ڕابردوودا بینیمانە بۆ نمونە بەڕێز پارێزگاری سلێمانی لە ناو خەڵک ئاوتێتی ئێوە کەسێکتان هەیە بچن بۆ لای کەم وەستی خۆیەتی داواکارەکانتان بگەێنێ بەڵام من کەسم نییە بچم بۆ لای لەسەری منەوە هیچ کەسێک نییە حکومڕانی نەماوە بەو شێوەیە ئەوەی لە هەرێمی کوردستان و لە سنووری پارێزگای سلێمانی ئەو معاناتی جەناب ئەمە ناوترێ بەڵام ئەگەر شتێکی بچووگە بێ وەسف و سەنای ئەو سەرکردانە دەکرێت بەداخەوە خۆی کێشەکە لەمەیە ئەوەی لە کۆبوونەوەکان و لە شوێنەکان وتێ لەگەڵ ڕاگەیاندنەکانە دوشتی زۆر جیاوازە من نازانم تاکەی ئەمە ئەبێت ئێمە بە دوو ڕەنگی جیاوازەوە لە کاتێکا یەک کەسین بمانوێت دوشتی جیاواز پیشان بدەین لە ناو خەڵکا بە شێوازێک بین و لە شوێنەکانی ترا لە شوێنی کارەکانیشمان بە شێوازێکی تر بین ئەوەی نەبوونی بەنزین و هەلی کار و خزمەتگوزاری و ئەوەی قوتابیان و مامۆسایان و یعنی ئەمانە بەڕاستی ئەوان لەو سەرۆیێنەوە کە ئەزانن ئەمە کێشە و گرفتی دروست کردووە بەڵام کاک جەلال شتێکتان لێ نشارمەوە لە سنووری پارێزگای سلێمان با نەڵی سلێمانی لە هەموو کوردستان ئەو حکومڕانی هەیە بۆ شێوەیە حیزب دەستی خسۆتە بیناقاقای ئەم دەسەڵاتەوە ئەم حکومڕانیەوە ئەوەی بە حیزب بکرێت بە حکومت ناکرێت ئەوەی یەتە ناو حکومەتەوە لە پێش ئەبێ بە فلتەری حیزبا بچێت ڕێنماییان پێ بدەن اینجا دیسانەوە بێنە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنەوە بیبن ناو فەرمانگەکانەوە اینجا ئیشی لەسەر بکەنە بابەتە لەبەر ئەوە هەر شتێک لە مەسلحەتی ئەوان نەبێت بە دڵنیاییەوە ناتوان جێبەجێ ئێوە کاک ڕەمەزان ئێوە دەسەڵاتان لە ئەنجومەنی پارێزگا بۆ ناخەنەیش چونکەوە یاسا دەسەڵاتان پێدا یاسای پێم وایە ژمارەسی 2009 کاماژەم پێکرد دەسەڵاتی لامەرکەزی دەداتە ئەنجومەنی پارێزگاکان کاک جەلال ئەم بابەتی جناب دەڵێی دوولایەنەیە ئێمە لە ماوەی ڕابردوودا بەشێک لە دەسەڵاتەکانمان جێبەجێ کردووە کاکە داوای ڕاگررتنی پارەی خۆڵ و خاشاکمان کردو حکومت بەگوێی نەکردوین داوای عریزە نووسەکانی بەردەم محکەمەمان کردو ڕەتمان کردوەوە قەراری محکەممان کە ڕەت بکرێتەوە حکومت جێبەجێی نەکردووە داوای چەندەها پرۆژەمان کردووە کە ئەمانە زەڕورێتن لە سنووری پارێزگای سلێمانیان بکرێت حکومت جێبەجێی نەکردووە داوامان کردووە کۆمەڵێک بازرگانی چاوچنۆک نەک دووەنم و دەدوەن و بیزۆن سەدان دووەنمیان زەوی داگیر کردووە جێبەجێیان نەکردو لا مەرکەزیەت نییە بەداخەوە ئەوەی بانگەشەی بۆ ئەکرێت و ئەوەی باس دەکرێت کە دەسەڵاتەکان شۆ کراوەوە لا مەرکەزیە ئەسڵی نییە بەڵکو لە سەردەمێکا بوو ئەو بابەتی لا مەرکەزیە جوڵێنراوە تەنها بۆ دەستکەوتی حیزبی بۆ لەو پۆستی حیزبەکان خۆیان بووە وەکو فشارێک بەکاریان هێنا وەکو دارەدەسەڵێم دەسەڵاتانە جێبەجێبێ یا لە سلێمانی یەکێتی نایەڵێت هەردووکیانە بە دڵنیاییەوە هەردووکیانە وەکو وتم ئەوەی لە مەسلحەتیان بێت سیرەکەن هەر کارێک لە مەسلحەتیان بێت ئەوان ئەوەکەن گوێ بۆ نادەن ئەنجامەکەی لە بەرژەوەندی هاوڵاتیە بێ یا لە بەرژەوەندی هاوڵاتی نابێت ئەوە وەکو وتم بەشێکیان لەوەتانە کە ئێمە دەسەڵاتەکانی خۆمان جێبەجێ کردووە حکومت جێبەجێ نەکردووە ناچێتە ژێرباری ئەوە بگرە بە پێچەوانەوە ئەنجومەنی پارێزگەکانی لە بەرچاو کەوتووە ئێمە بووینێتەوە ئۆپۆزیسیۆنێک بەسەریەوە هەر کارێکێکا لە بەرژەوەندی خەڵک نییە ئێمە بەشێکی زۆریمان ناو ئەنجومەن ڕەت کردوەوە بۆ شێوەیە بەڵام حکومت گوێی لێ نەگرتوین کارەکانمان فەشەلی هێناوە ئەمە لە لایەکی تریشەوە بەڕاستی بەشێکی زۆر لە دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەلایەن دەسەڵاتەوە ئیفلیچ کراوە ئەمە حقیقەتێکە چونکە معقول نییە ئێمە کۆمەڵک بابەتێت ناو ئەنجومەنەوە دەبێت مەکتەب سیاسی تەلەفۆنی بۆ بکات و قەراری لەسەر بدات اینجا ئەو بخاتە ناو کۆبوونەوەی ئەنجومەنەوە ئەم بە ئاشکرا لە ناو ئینەکانە ئەوترێت لە هەموو شوێنەکانە باسەکرێت لە دایرەکانە لە ناو ئەنجومەنی پارێزگا لە هەموو شوێنەکانە باسەکرێت پێویستە دەستی حیزب لە ناو فەرمانگەکانە دەربچێت پێویستە چاکسازیێک بکرێت هەرچەند دڵنیاین ئەمە ناکرێت بۆ چونکە ئەگەر حکومەتێک بێوێت چاکسازی بکات بێوێت خزمەتگوزاری پێشکەش بکات دەبێت ئاستی وەزیرەکان و ئاستی ئەندام پەرلەمانەکان و بەڕێوەبەرە گشتەکان لەگەڵ ئاستی هاوڵاتیەکانە لە یەک مستەوا بن ئەگەر لە یەک مستەوا بن و کاتە ژیانی خۆیانەکەوێتە مەترسیەوە داهاتوی خۆیان دیار نامێنێت لە پلە پۆستەکانیان دەرەکرێن بۆ شێوەیە لە هەڵبژاردنەکاندا لەبەر ئەوە حکومەت نایەوێت بەم شێوەیە بێت چونکە تاهیسە لە مەسلحەتی بووە و ئەو کۆڕەوەشی کە ئەکرێت شینێکی تیمساحانەیە حکومەتەی کات پەرلەمانەی کات کار بەدەستانێکن چونکە بۆ بە پێچەوانەوە لە مەسلحەتیانە ئەوانەی کە ئێستا ڕۆشن بۆ ئەوروپا جاران ناڕازی بوون لەم دەسەڵاتە جاران ئەوانە بوون دەنگیان داوە بە ئۆپۆزیسیۆنەکان بەشێکی زۆریان ئێستا ئەوانە ڕۆشتون لە کۆڵی حکومت بوونەتەوە ئێستا دیسانەوە دێت پلانێکی تر داانێت بزانێت پلانەکەی ئەم جارە چییە
بەو شێوەیە لەبەر ئەوە ئەگەر تاریخ بخوێنینەوە لە ناو لە کوردستانە ئەوەی کە بەسەرمان هاتووە لە چەند دەی ڕابردووە هەتا ئێستا خۆمان بەدەستی خۆمان بە خۆخۆری خۆمان هاتوین پاشقمان لە یەگرتووە چاڵمان بۆ یەک هەڵکەندووە بۆ ئەوە هیچ کەسێکمان نەگەین بە مەبەستی خۆمان و نەتوانین کارەکانمان بەرەو پێشەوە بڕین. مامۆستا ڕەمەزان هاوشانی ئەوانەی کە باسمان کرد بۆچی دەگەڕێنیتەوە کە هاوڵاتیانیش ئەم دۆخەیان پێ قوبوڵە؟ ینی بۆ دەبێت کاتێک کە خۆپشاندانێک دەکرێت چەند کەسی کەم دێنە شەقامەکان پێ دوانیە ئەگەر ڕێژەیەکی زۆر بێنە شەقامەکان و خۆپشاندان بکەن بە شێوازێکی مەدەنیش بێت هەر داواکارەکانیان جێبەجێ دەبێت. وەڵا بەدڵنیاییەوە هەموو شۆڕشێک هەموو داواکاریە کە جێبەجێ بکرێت بە زۆری نەئەکرێت. ئێمە بمانوێ نەمانێت دەبێت زۆرینە ئەگەر بزانین لە ڕێگەی خۆپشاندانە و دینە سەر جادەکان بە زۆری جێبەجێکرێت دەبێت زۆری نەبێتە سەرجادەوە. بەڵام بەداخەوە ئەوەی کە نایەتە سەرجادەوە ئەوەی لە ماڵەوەیە ئەو کەسانی کە پشتی فەیسبوکن لەگەڵ ڕێزما بەشێکی زۆریان ئەو بندیوارانن کە موچەیەکی مفتیان هەیە بەبێ ئەوەی دەوام بکەن بەس تەنها ئیشیان ئەوەیەژەکەن و ناڕازین بیزەبت لەگەڵ ئەوەشان ناڕازین تەنها لە سۆشیال میدیا ئەیانەوێت خەڵک سارد بکەنەوە لە داواکارەکان و هاوڵاتیش لەبەر ئەوەی بەڕاستی وا بیرەکاتەوە چونکە ئەم بیرکردنەوەی زۆر غەڵەتە. ئەوەندەی بەدوای مەعیشەتی ژیانی خۆیەوە ئەگەڕێت ئەوەندەی کەسبینێ لە خەو هەستا بچێت بەدوای کاری و کاسپێکا بگەڕێ و بژێوێک بۆ ژیانی هاوڵاتی بۆ ژیانی خێزانەکەی بێنێتەوە ماڵەکەی بێنێتەوە ئەوەندە کاتی نییە بۆ ئەوی کە بێتە سەرجادە و داواکاریەکانی جێبەجێ بکات. ئەمە یەک دوو لە ماوەی ڕابردوودا بینیمانە لە حەڤەی شواتەوە لە 10 ساڵی ڕابردوودا هاوڵاتی هەر هاتوتە سەرجادە هەر داواکاری هەبووە هەم ناڕەزایەتی دەربڕیوە سەریگەین حکومەت بێباک بووە هیچی جێبەجێ نەکردووە بۆی. ئایا بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆ تۆ نابێت ساربیت وەکو جەنابەت وتت ئایا ئەکرێتتر ئێمە لە ماڵ و دانیشین هەتا خیامەت بەو شێوەیە بڵین وەڵا کاک هاتوینەتە سەرجادە و کەمینەیەکمان هاتوین و ئیتر حکومەت شت جێبەجێ ناکات نا بەو شێوەیە نابێت کاکە بۆ ئەوەی هەوڵەکانی ڕابردوو نەبێت بۆ ئەوەی ئەو شەهیدانە کە لەسەر جادە هەبوون خوێنی ئەوان با بڵین مرتاع بن بۆ ئەوەی ئەوان چۆنە لێ شۆڕشەکەیان ون نەبێ بۆ شوێ بەڕاستی بێت درێژە پێدەری ئەوانە بیت. ئێمە خەڵکی هانی خەڵکی نادەین بۆ ئەوی کە بێتە سەرجادە و کوشتار و بۆ شوێ بگرێت بەڵام خەڵکی هانەدەین لەسەر ئەوەی پێویستە بێتە سەر جادە داوای حەق و مافی خۆی بکات. ئەمە کارێک نییە کە حکومەت منەت بکات بەسەریانەوە ئەمە حەقێکی شەرعی خۆیەتی. ئەگەر ئەوانش لە دەسەڵاتنی ئێستا بڕۆن پێویستە کەسێکی تر بێتە شوێنەکان هەر ئەمان شتیان بۆ جێبەجێ بکات. ئەوەی لە وڵاتان ئەمنیەتیان هەیە و ئاسایشیان هەیە و ژیان و کەرامەتیان هەیە هەر ئەوان داواکاریانی خۆمانە کە لێرە هەمانە ئەوان لێیان بۆیان فراهم کرا و هیچ کێشەیەکیان نییە. بەڵام لە وڵاتی ئێمەدا بۆ شێوەیە ئەمە نییە و ئەوانەشی کێنە سەرجادەوە بەڕاستی سیرەکەی لە سزن و لە زیندانەکانە هەمویان تووشی شەلەل بوون کاکە هەمویان تووشی دەرونی بوون بینیمانە لە پارێزگایەکی ئەم سلێمانی کوردستانی خۆمان بینیمانە خەڵک هاتوو داوای ئازادی کردو داوای موچەی کردو داوای ژیانی کردو داوای خزمەتگوزاری کردووە کەچی بینیمانە لە ناو سجنەکان و لە زیندانەکانە قەراریان لەسەر درێت بڕیاری دادگایکردیان لەسەر درێت بە چەند ساڵ لە کەسوکارەکانیان دوورەکەونەوە. ئایا ئەم حکومەتە پۆپۆلیستە ئەم حکومەتە دیکتاتۆرە بەم شێوەیە هاتووە تاکەی بۆ یەچێتە سەرەوە بەو شێوەیە لێبێت؟ ئایا هاوڵاتیان تاکەی چ ژیانێکە وای کردووە هاوڵاتیان کە داوای حەقی خۆیان بکەن بە ڕۆژ داوای حەقی خۆیان بکەن و بە شەو لە سجنەکان هابن بەو شێوەیە؟ لەبەر ئەوە ئەمە کارێکە زۆر هەڵەیە کە حکومەت گرتوێتە دەستەوە. پێویستە کات ئەوانەی توانە و دەسەڵاتیان هەیە بێنە سەرجادەکە ئەوانەی کە لە وڵاتانی ئەوروپان پشتگیری ئەم کۆچەکەن لە ڕێگەی پەرلەمانی ئەوروپاوە لە ڕێگەی پەرلەمانی ئەو وڵاتانەوە هەمویان ئاگادارکەنەوە. خۆ بۆ ئەوان زۆر ئاسانە 6 کەس لێ لە ئەوروپا بچێتە سەرخەت پەرلەمانەکەی هێتە سەرخەت بۆی داوای سەری داواکاریەکان نەکات. ئەی بۆ ناتوانن لەوێ راپۆرتێک لەسەر ڕۆژی ئەو خەڵکە بنووسن سەری ئەو هەموو چی وای کردووە ئەو هەموو کەم ئەندامە بچێت لەو سنوورانە ئابۆ شێوەی وای لێبێت چی وایگی کردووە ئەو هەموو گەنجە بڕات بە نەخۆشی لەوێ تووشی نەخۆشی بن تووشی ئیفلیج بن تووشی مردن بن ئەمانە چی وای کردووە کە وای لاتەوە پێویستە ئەمانە هەمومان بەیەکەوە بە زمانێکی هاونیشتیمانیانە داوایان لێ بکەین چی ئەوان لەوێ فشاری خۆیان بکەن چی ئەمانیش لە هەرێمی کوردستان گەنجەکانمان لایەنە ئۆپۆزیسیۆنەکان هەمومان بینە سەرخەت داواکاری بکەین بۆ ئەو هەموو دنیا تێ بگەێنین کە ئەم دەسەڵاتی هەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی دەسەڵاتێکی بێمنەتانەیە دەسەڵاتێکە تەنها بۆ ژیانی خۆیان و بۆ مەعیشەتی خۆیان و بۆ مانەوەی خۆیان و نەوەکانی دوای خۆیانە ئەم هەم کاریان گرتوۆتە بەر نەک ئەوەی کە لە مەسلحەتی هاوڵاتی بێت. ئێستا کاربەدەست لەکوێ ژیت زۆر جا دەڵێن ئاژ لە دۆڵێک و ئاشەوان لە دۆڵێکی دیکەیە ئێستا هەر بەڕاست جیاوازی ژیان جیاوازی ئاگاداربوون و شیاربوون لە مەعاناتی خەڵک ینی دۆڵیان بینە خەڵک و کاربەدەستان زۆر بەدڵنیاییەوە زۆریان بینە. من دڵنیام ئەو کۆڕەوەی کە هەموو وڵاتانی هێناوەتە سەرخەت
بەشێکی زۆری بەرپرسەکانی ئێمە ئەسڵ ئاگایان لێنیە بەو شێوەیە بەشێکی زۆری کاربەدەستەکانی ئەم سنوورەی خۆمان هەر ئاگان لەمەنێت بۆ چونکە مەستی ژیانی خۆیان بە دوای مەعیشەت و کار و کاسبی خۆیانەوەن بە دوای سەفەر و سیاحەی وڵاتانی خۆیانەوەن بە دوای شەڕکردن بۆ بەدەستێنانی سەروەت و سامان و دەسەڵات و پلۆپایی خۆیانن گویان وەکوتم گویان بەوە نییە کە هاوڵاتێکی قوربەسەر چی لێ بەو شێوەیە ئەوەی ئێستا حکومەتەیە دوو لە ڕووی جەنابتان ئەوەتان ئەڵێ بە دوای کەری تۆپیوە ئەگەڕێت بۆ ئەوەی ناڵ و بزمارەکەی لێ بکاتەوە بۆ خۆی بەکاری بێنێ ئەگینا ئەو هەموو سەروەت و سامانە هەیە لەم ناوەڵی ئەوەی لە هەرمی کوردستانە هەیە لە هیچ وڵاتێکی ترانیە زەوی کوشت و کاڵی ئەڵێ لە هەرمی کوردستانە لە شەرقی ئەوسەتا بڕوان ناکەم زەویەکی تری بەو شێوەیە و شارە زوور بەمانە هەبێت ئەو نەوتەی ئێڵێیت سەیری کە بەشی هەموو هەرمی کوردستان و بۆ نەوەکانی دوای خۆشمانەکان بەڵام بە پێچانەوە سەری وڵاتانەکەین نەوتەکەی خۆیان ژێرزەویەکە دەرنایەنن چونکە دەستورێکیان هەیە قانونێکیان هەیە بڕوایان پێ هەیە بۆ وڵاتانی بۆ نەوەکانی دوای خۆیان بەکارێنێناوە ئەچن کاسپیەکەن لە وڵاتانی کە نەوتی ئێمە ئەکڕن بەرهەمی ئێهێن و کاسبی پێکەن و معاشەتی ژیانی خۆیان و هاونیشتمانەکانی پێ بەکارهێنن ئەو داهاتەی لە خاڵە سنووریەکانی هەرمی کوردستانە هەیە بڕوان ناکەم لە وڵاتێکی ترا هەبێت بۆیە ئەوەی جەناب دەیڵێ ڕاستە حکوومەت ئێستا مەستی ئەوەیە چووەتە دۆڵێکەوە ئاگای لە ئینەکانی خۆی نییە هاونیشتمانەکانی خۆی نییە و لەگەڵ ئەوەشتا هاتووە بەدیلێکی تری بۆ خۆی دۆزیێتەوە ئەوش بەدیلی کەرتی تایبەتە کەرتی تایبەت قوڕی کردووە بەسەر هاوڵاتیانی ئەم نیشتیمانەی من و تۆیە سەری خاڵە سنووریەکانەکەین ئەرکی حکوومەتە بیپارێزێت و داهاتەکەی بۆ خۆی کۆبکاتەوە بیکات بە موچە و بە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان کەچی سیرەکەین سیانزە کۆمپانیای بەناوی کەرتی تایبەتەوە بەناوی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە لەناو خاڵە سنووریەکانە داناوە کە هیچیشی بۆ هاوڵاتی نییە بە پێچەوانەوە داهاتەکە شەچێتە گیرفانی خۆی و بە غێرباشی دەگەڕێتەوە بۆ حکوومەتەکەمان ئەمەتانێ کەرتی تایبەت پێوەری ئەودانێ بۆ هاوڵاتی ئیجبارێکا بەسەریەوە بای 50,000 نابێت هەر کەسێ نە بەسێ غەرامەیەکی 2 ملیۆن دیناری بۆکات ئەمە لە چ وڵاتێکی دنیا هەیە دایەتی بە کۆمپانیا شەڕەکە یاوە بە کۆمپانیا بەشێکی ئەو داهاتی بردۆ بە کۆمپانیا بۆ خۆی خوێندنەوەی پێوەری ئاوەکەیە دیسان و دایەتی بە کۆمپانیایەکی تر وتێتی بچۆ پارەم بۆ کۆبکەرەوە ڕێژەیەکی زۆری ئەو پارەی لە هاوڵاتی وەریەگری بی بە بۆ خۆت بەشێکیشی بە من ئەی ئیشی شارەوانی چییە فەرمانبەر چییە ئەم هەموو مۆزەفە چییە کە حکومەتینی کردووە هیچی نییە لەبەر ئەوە سەیری هەر کایەکی ژیانەگری بەڕاستی وای لێ هاتووە هاوڵاتی کە لە ماڵ ئەچێتە دەرەوە بۆ مەعیشەتێکی خۆی حکومت پارەی لەسەر حسابەکە هەتا ئەو کاتەی ئەگەڕێتەوە من نمونەیەکتان بۆ هێنمەوە هاوڵاتیە کرێچیە باشە بێ پارەی کرێبات هی خانوەکەی پارەی پێوەری ئاوبات هی کارەبا بات هی مۆلی دەبدات واز لە تەلەفۆن و ئینتەرنێت ومانە بێنە ئەچێتە بازارەوە دوکانێکی بە کرێ گرتووە ئەبێ کرێی دوکانەکەی بدات کرێی شاگردانەکەی بات کرێی ئاو کارەباکەی کە بە تیجاری بۆ حسابە بە دووقاتی ماڵەکەیەتی بۆی بدات باشە کرێی ئەم هەموو شتە بدات پارەی خۆڵ و خاشاک بدات لە ماڵەکەش و لە دوکانەکەی ئایا هاوڵاتیەک فریای ئەوەکەی لە ماوەی مانگێکە ئەم دەکرێ بات بەم شێوەیە خەڵک بۆ ئەمە قوبوڵەکە بۆ شێوەیە حکومەت گوێی لەمە نییە دڵنیام حکومت ئاگای لەم بابەتە نییە چونکە بەناوی خزمەتگوزاری و بەناوی کاراسانی بۆ حکومت هاتووە ئەم هەموو معاناتەی بۆ هاوڵاتی زیاد کردووە بۆ شێوەیە وای لێ کردووە ئەی کاکە خۆ هاوڵاتیش چییە تۆ موچەی لە کاتی خۆیان نەدەیتێ و یان ئەگەر ئەی بێتێ بەناوی پاشەکەوت و بەلاوی لێبڕین و بەناوی لێدزینەوە لێ ئەسێنیتەوە ئەی لەکوێ بتوانێت پارەی ئەم هەموو ئینەبات پارەی ئەم هەموو کرێ و ئەم زەڕیبە و ئەم ڕسوماتە لەبەرەوە ڕاستی لە چەیتەی خێراتری وای لێ هاتووە چونکە دزکە ئەچێتە ماڵانەوە پارەکەی بات و تەواو بەڵام ئەم بە بەردەوامی خوێنی هاوڵاتیە مژێ بۆ شێوەیە ئەمە نییە بڵێ بۆ ماوەی مانگێکە هەتا قیامەت بۆ شێوەیە دەبێت هاوڵاتی ئەم هەموو باج و ڕسومات و ئەمینانە زۆر باشە کاک ڕەمەزان بەگشتی ئەم دۆخەنا لەبارە و پرستەما ئایا هێشتا ڕێگایەکەی بۆ چارەسەر و دەربازبوونی هاوڵاتیان و بەرەوژیانێکی خۆشگوزەران کە وڵاتێکی زۆر دەوڵەمەندمان هەیە بەڵام بەداخەوە ئەمانەی دزن و پارەی میلەتە دەخۆن بە دڵنیاییەوە من پێتەڵێم دنیا هەتا سەر بەو شێوەیە نابێت ئێمە حزبی بەعسمان بینیوە لە ماوەی ڕابردوودا لە وڵاتان بینیمانە جەنگی جیهانیان کردو بەو شێوەیە شەڕ و ئاژاوە و کوشتار لە وڵاتەکەیان هەبووە بوومە لەرزە و لافاوی سروشتی و چی هاتووە وڵاتی وێران کردووە بەڵام مادەم بڕوایان بەخۆیان هەبووە هەمویان بە یەک دەست بە یەک تیم دڵسۆزانە کاریان کردووە کەچی وڵاتەکەی خۆیان بەڵام بەو مەرجەی ئەم هاوڵاتیانەی ئێمە هەرێمی کوردستان نابێ یەکەم ناومێت بێت دوو دەبێت شەڕ بۆ داواکاریەکانی خۆی بکات لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە بێت دەبێ بیکات لە ڕێ هاتنە سەر جادە بێت دەبێ بیکات لە ڕێی دەنگی ناڕازیەوە بێت لە هەر ڕێگایەک بێت هەر ڕێگایەکی مەدەنی هۆکارە بۆ ئەوەی کە مەعیشەتێکی خۆشی هەبێت خزمەتگوزاری پێ بگات ئەم هەموو نادادگەری و نەعەدالەتی و زوڵم و ستەم و چەتەیە هەیە
بۆ ئەوەی ڕێگەیان لێبگرێت بەڕاستی دەبێ بیگرێتە بەر بەو شێوەیە نابێت نە شەرم بکات نە بترسێت نە کۆڵ بدات بە پێچوانەوە دەبێت متمانەی بخۆی هەر زۆر باشە کاک ڕەمەزان. کابینەی هەشت چاکسازیەکی ڕاگەیاند کە بە یاساش سەپاندیان بە قۆناخ. جەناب دوو کۆندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەمەوێت بزانم ئەم چاکسازیە هیچی گەشتە خوارەوە لەوەی کە هاوڵاتی قازانجی لێ بکە یاخودنا ئەمە یەک دوو چاکسازیەکی دیکە کە ڕاگەیەنرا لەوەی لە سلێمانی ڕاگەیەنرا لە 2 تەمووزەوە باس لەوە کرا کۆتایی بە سەرانەستەندن و بە هەندێک بابەت دێت. ئایا ئەم چاکسازیەش هیچی لە ئەرزی واقعدا بینراوە نەم دوو چاکسازی یاخودنا کە جەناب دەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دەبێت بەکردەوە هەموو ئەمانەت بینی بێگەر ڕویان دابێت. وەڵاهی زۆر ڕاستە کاک جەلال من ئەمەوێت هەردووکیان بە دوو شێواز باس بکەم. یەکەم ئەوەی کە حکوومەت بانگەشەی بۆ کرد و سنگی دەرپەڕان ئەوی کە من چاکسازیم لە موچە و لە بندیوار و لە چیا کردووە بینیمان ئەوەی کەوتێتی ڕاست نییە بۆ چونکە نەبووجە زیادی کردووە داهاتی هەرێم زیادی کردووە نە موچەی فەرمانبەران زیادی کردووە نە تەرفیع و علاوەش بۆ هەوڵ بۆ فەرمانبەرگەڕاوەوە چونکە هیچی نەبووە لەبەرەوەی تۆ موچەی کەسێکت بڕیوە دەبێت ئەو موچەیە کە جاران وەریگرتۆ بە گەندەڵی و بە ناشایستەی دەبێت بگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت بەڵام نەمان بینیوە کەچی بانگەشەی ئەوە کات هاوڵاتی هەبووە 6 موچەی هەبووە بەو شێوەیە کەچی نەمان بینیوە داهاتی هەرێم زیاد کات هەر بە پێچوانەوە ئەڵەن کەمی کردووە لەبەرەوە هیچ ڕنگدانوویەکی نەبووە ئەوەی وتراوە بۆ کات و زەمانێک وتراوە کە پرۆسەی هەڵبژاردن لە پێشمانەوە بوو تەنها بۆ بەکارهێنانەوە ئەگینە ئەو چاکسازی ئەوان باسیەکەن ئەسڵ و ئەساسی نەبووە هیچ دەرکەوتەیەکی هیچ ئینێکی نەبوو کە هاوڵاتیان بیبین ئەوە یەک دوو ئەو چاکسازەیە کە لە دوای 8 تەمووزەوە جەنابەت باسی ئەەکەیت کە کەسێک هۆکار بووە لە پشتی ئەمەوە یان حیزبێک شخصێک کەسێک هۆکار بووە بەڕاستی ئەوانیش تەنها بۆ مانەوەی خۆیان بۆ شەڕی دەسەڵاتی خۆیان ئەم قسەیان کردووە ئەگنا بە پێچەوانەوە لە دوای 8 تەمووزەوە ئەو ڕووداوانە کە ڕوویان داوە خاڵە سنووریەکان زیاتر چەتەیتیا دروست بووە هاوڵاتیان و کاسبکارانی خاڵە سنووریەکان زیاتر هاتوونەتە سەر جادەکە و داوای حەق و مافی خۆیانیان کردووە خاڵە سنووریەکان زیاتر داهاتیان کەمی کردو بۆ شێوەیە بۆ چونکە ئەوەی من ئاگدارم لە پەروێزخان کە ئێمە ئەزانین لە پێش 6 تەمووزەوە داهاتەکە نزیکی 26 ملیار هەبووە لە ماگانە ئێستا لە ماوەی 2 مانگی ڕابردوودا من ئاگدارم وەکو معلوماتەکەی بۆ 13 ملیار دینار کەمی کردو بۆ شێوەیە ئەگەر ئەمە چاکسازی بێت بە پێچوانەوە دەبوو زیادی بکردایە لە دوای 8 تەمووزەوە ئەو شەڕ و کوشتارێکە لە ناو شارە هەبووە بەڕاستی زیادی کردووە لە دوای 8 تەمووزەوە ئەو ئەمنیەتەی پێشتر لە سلێمانیا هەبووە بەڕێی من بەڕاستی ئێستا زۆر کەمی کردووە خەڵک زیاتر لە قەلەقیا ئاژی لە دوای 8 تەمووزەوە سەیری کاڵا و شت و مەکەکان بکەین بە تایبەتی بانزین و سوتەمەنی و نەوتی سپی ماڵان ئۆمانە سەیرەکەین گرانتر بووە قۆرەختر بووە دەستی بۆ بەرن خراپتر ئەمەوێت ئەوە بڵێم ئەوانەی کەوان باسیەکەن بۆ چاوبەستنی خەڵکە بۆ مانەوەی خەڵکە بۆ خۆیانە بۆ چۆنەڵێ تەنها بۆ میکیاشکردنیەکە بۆ شێوەیە بێ ئەگنا هیچی وانە ئەسڵی نییە بگرە هەر وەکو جاران و زۆر خراپتریشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک ڕەمەزان نامێ ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سپاس کەم دەرفەتت بێمە بەخش زۆر سپاس بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم کاک جەلال بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ